بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی میهری ڕەمەزان. سوپاس بۆ خوای گەورە کە ئەم شەویش دەرفەتی پێداین تەمەەن باقی بوو لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بین و لە بەرنامەکەماندا کۆمەڵێک بەڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون. دەمێ ئەوش بڵم خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و پەرستشی هەموو لایەکمان قبوڵ بکات و لێمان وەربگرێت. ئەم شەو تەوەری سەرەکی بەرنامەکەمان لەسەر پەرستشە بێت بە میوانداری مامۆستایەکی بەڕێز کە لە ستۆدیۆ لە خزمەتیدا دەبین. جگەلەوە چەند بڕگە و بابەتێکی دیکە لە هەگبەی بەرنامەکەماندا هەیە. سپاس کاکدانا. ئازیزان و خۆشەویستان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. تاعەت و عیبادەت و ڕۆژی هەموو لایەکمان قبوڵ بێ ئینشاءالله. لە دوعای خێر بەتایبەت لە کاتی بەربانکردنەوە بێبەشمان مەکەن. ئازیزان، کاکدانا باسی لە ناوەڕۆکی بەرنامەکەمان کرد کە ئەمڕۆ قسە لەسەرەوەکەین چۆن پەرستشەکانمان ئەنجام بدەین، بەڵام جیاوازلەوە وەک شەوانی ڕابردوو چاوەڕێ پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین. ئەمڕۆژ کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە بۆەوەی کە پێشکەشتان بکەین وی ئەوانەی کە وەڵامی ڕاست بەدەستێنن بیان خێنە ناو تیر و پشکەوە لە کۆتایی ڕەمەزاندا بۆ هیوایی کە بتوانن ببنە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. وەک هەمیشە پێشەوەی بچینە ناوەڕۆکی بابەتەکانمانەوە دەچینە لای پێشبینەکانی کەش و هەوا، جیاواز لەو کەش و هەوا تایبەتی کە لە ناو دڵ و دەروون و ناو خێزانەکانمان هەیە کە پێوەستە بە ڕەمەزانەوە زاین کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان چۆنە. بەڵ ئازیزان، دیارە پێشەوەی بچینە لای میوانەکەمان و تەوەری سەرەکی بەرنامەکەمان دێنە لای پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە، چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانتان دەکەین بە پێ و ژمارانەی کە لەسەر شاشەی پەیام دەردەکەوێت. یەکەم پەیوەندیشمان بە ڕێز کاک مەحموود لە پیرەمەگرونەوە، بەڵام داواکارم ئازیزانەوانتان کە پەیوەندی دەکەن با ناوی دوانی خۆیان بنووسن، چونکە تیر و پشکی ئەم شەوە کەس ناوی دەربچێت دەبێت چاوەڕێ بکات تا کۆتایی ڕەمەزانیش بۆی ناوەکان بەڕوونی دەرکەون لای ئێمە. بۆیە داواکارم ناوی دوانی خۆتان بڵێن. کاک مەحموود، سڵاوی خوا لێبێت، تۆم کاتت باش، تاعەتت قبوڵ بێت. السلام عليكم كاك زلالي بريس كاك داناي بريس. عليكم السلام. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک مەحموود لە پیرەمەگرون دەچینە لای پرسیارەکە لە بەرەوەی دەمەوێت لە کەمترین کاتە زۆرترین هاوڵاتی بەشدار بن. ناوی چەند پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ ناوی چەند پێغەمبەر؟ چەند پێغەمبەر بە ڕێژە 10 15 20 40 چەند پێغەمبەر ناویان لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ لە بەرەوەی کە مانگی پیرۆزی قورئان، مانگی پیرۆزی ڕەمەزان، مانگی قورئانە، بۆیە زۆرینەی پرسیارەکانمان ئێمە هەڵبژێراوی ناو قورئانی پیرۆزن. زۆر سپاس. واللهی نازانم اختیاری لەگەڵە. اختیاری لەگەڵ نییە مەگەر کاکدانا بە لوتفی خۆی سێ اختیارتان بۆ دابنێ. باش. کاک مەحموود، 124,000 پێغەمبەر هاتووە ئەوەی من بزانم، بەڵام ئینکە نازانم. ناوی 124,000 پێغەمبەر لە قورئانە هاتووە؟
نا بەگشتیڵێ ئەوەندە پێغەمبەر بەگشتی هاتووە بەگشتی لە قورآانە ناز ناوی چەند دانیان هاتووە ناوی چەند لەو پێغەمبەرانە هاتووە بەڵێ زۆر بە خێرایی کاک محمود ئەگەر ڕێژەیەکمان پێ بڵێ ئەوەی من زانم ناوی چ دانێ چەند ئەوەی کە من معلوماتم هەبێت چ دانە بۆ ئەوە نەبێت چل بەڵێ بەڵێ چلەکەت بۆ حسابەکەین کاک محمود دەستەکانت دەست خۆش بێ کاک محمود جان. سەرێ خۆش سپاس دەکەم بەڵێ بەڵێ پەیوەندی دواترەکە ڕێیان دارا لە سلێمان بەڵێ ڕێیان خان سڵاوی خوارد لێ بێت نوێژ و ڕۆژ و تەعات قبول بێت السلام عليكم باشا شكر عەلەیک سەلام سەلام وەرحمەتوڵڵا وەرحمەتوڵڵا. سەرچاو ڕۆسپاس. رمضان كان في روزة زۆر لە سپاس. جەنابیشت ڕێیان خان ناوی چەند پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا هاتووە ناوي بستانس بيغمبر چەند بستانس سێ بستانس 25 باشە زانیاریت ڕێیان خان. لەسەری هەیە ڕێیان خان بلد زانیاریت لەسەری هەیە یا ڕقمێک بلد بولێتە يعني بستانس باشە ڕێیان خان دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە ئاڤیان ئومێد لە پێنجوێن ئاڤیان خان سڵاوی خوا لێ بە تۆم کاتت باش عەلەیک سەلام و ڕەحمەتوڵڵا ئەم کاتتان باش بەڕێز هەموو کاتێکت هەموو کاتێکت باشتر بۆ تۆ مەمنون ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بۆ لە مسلمانانی بەڕێزیش لە تۆش ئامین پیرۆز بێ. ئینشاءالله. ئاڤیان خان ئاگاد لە پرسیارەکەمان هەیە ناوی چەند پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا هاتووە بەڵێ ڕاستە چەند پێغەمبەر ناوی 25 پێغەمبەر زۆر باشە دەست خۆش بێ ئەخوا خاڵ لەگەڵ مەمنون خەتێکی خۆش خواتان سپاس خاڵ لەگەڵ بێ بەڵازدان با ناوی دوانی خۆتان بڵێن سپاسان دەکەین بە بەردەوامی لە سلێمانیەوە پەیوەندێکی دیکەمان لەگەڵە سنوور محمود پێم وایە ئەم السلام سنوور علیکم. دوو ڕۆژی ڕابردوو سنوور ناومان هەبووە گەرەرەوە بێ عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا خاتوو سنوور سلام بركتي خواهي قولتان لبيت عطان قبول بيا ربي خواهي قولت لشتاق ودن جزاشتان كان إن شاء الله بريانم سپاس. زۆر سپاس ئامین ئینشاءالله لەگەڵ ئێوەشە سپاستكم جانكم فرمو زۆر باشە پرسیارەکەمان ئاگاداریت بەڵێ جانەکەم ناوی 25 پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا هاتووە دەست خۆش 25 بۆ تۆ نووسین باشە براکان موفقون والسلام سەرچاو. عليكم خاڵ زۆر لەگەڵ سپاس خاڵ لەگەڵ بێت سنوور خان دەچینە لای پەیوەندیەکی دیکە بابزین لەکوێوە لەگەڵمانەگەر هاوکارانم پێم بڵێن لە چەمچەماڵەوە ئەمیرە حسێن خاتو ئەمیرە سڵاوی خوا لێ بێتم کاتت باش تاعات و ڕۆژوتان قبول بێت السلام علیکم پیرۆزبایی ئەمیرە خان سڵاوت لێ بێت گوێت لە ئێمەیە بەڵێ ئەلو ئەمیرە خان سەوت بەرزکەرەوە عەزێت نەبێ السلام علیکم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا. ئەم کاتتان باش هەموو هەموو کاتێک کاتێکی خوشین باشتر بۆ سپاس تۆ پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە سەردە مسلمانانەکە زۆر سپاس لە زۆر تۆش سپاس پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز بێت زۆر سپاس مەمنون وەڵامی پرسیارەکەمان 25 پێغەمبەرە 25 پێغەمبەر بەڵێ ئێمە 25 بۆ تۆش نووسین دەست خۆش بێت سپاس دەکەین دوایین پەیوەندی ئەگەر وەریگرین زین کێمان لەگەڵا لەم بەشەیە بەتەکییت ئەگینا لە دواتر لە بڕگەکانی ترە لە کاتژمێری دووەما جارێکی دیکە دێنەوە لایەوەی کا پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەرگرن چکۆ پێمان باشە یا ئێمەش حەز دەکەین لە زۆرترین کاتدا پەیوەندی ئێوەی عزیز و خۆشەویست وەرگین لە بەروی باوەڕمان وایە پەیوەندی تەلەفۆنەکانتان پردێکی ڕاستەخۆن لە نێوان ئێمە و ئێوەدا و بەرنامەکەمان زیاتر بە زیندوی دەیەڵێتەوە لە هەولێرەوە خاتوو شۆنم کەریمان لەگەڵە خاتوو شۆنم سڵاوی خوا لێ بە تۆم کاتت باش ئالۆ کاتتان باش هەموو کاتێکت باشتر باشن بەڕێزم زۆر سپاس ئێمە سپاس. باشین سپاس بۆخوا هیوای باشی بۆ ئێوەش دەخوازین پیرۆزبای مانگە ڕەمەزانتانی دەکەم زۆر سپاس بەڵێ ئەگەر پرسیارەکەمان خاتونی بەڕێز ناوی چەند پێغەمبەر لە قورئاندا هاتووە وڵی زانیاری نییە بەس با 25 با 25 بێ هەر لەسەر ڕێی ئەو خوشکوبرانی پێشتر بەڵێ زۆر باشە زۆر باشە دەست خۆش بێ دەستەکان زۆر خۆش بە سپاس. خاتوو شۆنم پەیوەندی تەلەفۆنەکان کۆتایی پێهات دەست پێ لە کاتژمێری یەکەمی بەرنامەکەماندا دەچینە سەر
تەوەری سەرەکی بەرنامەکەمان کەویش قسەکردنە لەسەرەوەی بابزانین چۆن پەرستشەکانمان ئەنجام بدەین. مانگی پیرۆزی ڕەمەزان وێستگەیەکە بۆ تەسکیەی نەفس، وێستگەیەکە بۆ ئیدی ئەو دەرفەتێکی زۆر ینی هەلێکی زیێڕینە بۆی کە پەیوەندیە تایبەتەکانی خۆمان لەگەڵ خوای پەروەردگاردا تند و تۆڵتر بکەینەوە لەبەرەوەی کە لەلایەکەوە لە کەش و هەوایەکی جیاوازدەین، لەلایەکی دیکەوە لە مانگێکی پڕبەرەکەت و محیبەت و مێر و خۆشەویستی خوای پەروەردگاردان و خێراتەکانی یا دەستکەوتەکانی زیاترن لە مانگەکانی تر. بۆیە پێویستە جارێکی تر سێری خۆمان و پەرستشەکانمان بکەینەوە، بابزانی نوێژەکانمان چۆن بکەین، خێر و چاکەکانمان چۆن بکەین، قسە و لەفز و کەلاممان لەگەڵ ماڵ و منداڵمان لەگەڵ خەڵکەوە لەسەر کار و لە جەرەوە چۆن بێن، واروها چۆن بەڕاستی پارشێ و خەو خۆراکمان ڕێک بخوێن بۆی کە ئەم دەرفەتە زیارینە کە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان لە دەستی خۆمان دەدەین. لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشیمان کردووە، زانای ئاینی. مامۆستاگیان بەخێر بیت. زۆر سپاسان مامۆستاجان بەخێر بیت. داوای لێبوردنیشێکین لەم کاتەیە خوای گەورە لێمان عەزیزمان داویت نوێژ و ڕۆژ و تەعات قبوڵ بێ ئینشەڵڵا ئەجمەعین. وەک هاوکارم ئاماژەی پێ کرد تەوەرەکەمان لەسەر پەرستشە. من حەزەکەم بچینە ناو بابەتەکە بەو شێوازەی بزانین پەرستش چییە، هەر ئەوەیە کە وا حاڵی بووین یا وا حاڵی کراوین تەنها نوێژ و ڕۆژ و چاکە بکە و خراپەمەکە تەڵان ئەمانە کەم نین، بەڵام تەنها پەرستش لەمای خۆی بینێتەوە یان سنوور و چوارچەوەی پەرستش فراوانترە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، مانجی ڕەمەزان پیرۆز بێ لە هەمووان، خوای گەورە تاعەت و عیبادەت قبوڵ بکە ئینشاء الله تعالی. سپاس بۆ ئەم تەوەرە و ئەم دیدارە و ئەم دەرفەتە. خوای گەورە ئینشاء الله میهر و میهرەبانی خۆی بەسەر هەموو لایەکماندا بڕێژێ. اللهم ئامین. پرسیارێکی زۆر بەجێیە. پەرستش بە قەولی خۆمان پێ دەڵێن عیبادەت. عیبادەت فرەڕەهەندە و ماناکەی فراوانە. یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە خەڵکێک وا دەزانێ عیبادەت تەنها نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەو پێنج فەرزەیە کە تەبعاً پێنج پایەکانی ئیسلام زۆر گەورن، بەڵام ئەمانە پایەن بنەمان. خەڵکێک وازانێ هەر ئەوەندەیە. لەوەش ناخۆشتر خەڵکێک وا دەزانێ عیبادەت بەس لە ڕەمەزاناندایە، دوای ڕەمەزان بە زیادی دەکە. جا عیبادەت لە ڕاستیدا تەواوی خۆشەویستی و تەواوی گەردەنکەچی بۆ خوای تەبارەک و تەعالە. یعنی دەبێ ئەو عیبادەتە لە هەموو بوارەکانی ژیانی تۆدا ڕنگ بداتەوە. تۆ کاتێک کە ئەو هەروە دەزانێ عیبادەت بەس لە مزگەوتایە، یان ئەو کاتێک کە لە نوێژایە، یان کە ئەو کاتێک کە ڕەمەزانە. نە، ئەگەر ئێمە بەڕاستی بۆ خوا یەکلایی بینەوە، ئەگەر ئێمە بەڕاستی لە معنای عیبادەت بگەین، بەڕاستی وەکو شاعیرەکە دەڵێ عیبادەت فەلسەفەی عومرە هەتاکو ماوی وریابە، خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوابە. ئەگەر ڕەفیقت یاری سادق بێ چ باشی ڕێگەتە، گەر بەدخود لەگەڵدا بێ جەهەنەم جێگەتە. پەنا بەخوا. جا ئێمە ئەگەر بەڕاستی لە معنای عیبادەت بگەین، لێ حاڵی بین ئەوەیە کە هەموو بوارەکانی ژیانی تۆ عیبادەتە. خواردنت، خەوتنت، کردارت، گفتارت، هەڵسانت، دانیشتنت، هەموو ئیسلام، هەموو ژیانی تۆ عیبادەتە، هەمووشی بە پاداش بۆ دەنووسرێ. لەبەرەوە عیبادەت معناکەی زۆر فراوانە. ئەوە نییە کە خەڵکێک تێگەیشتووە. ئەگەر ئێمە بەڕاستی وەکو خۆی تێگەیشتین لە معنای عیبادەت، ئەو کاتە تام و چێژ لە ژیان دەکەین. ئێستا ئەبینن کە ژیان تام و چێژی تیانە ماوە، خەڵک بەعام بێزارە، بێتاقەتە. بۆ ینی تەماشا دەکەی قورئانەکە دەخوێنێ بەس تام و چێژی لێ ناکە، بەسەریعی دەڵێ ئەوەندە خەتمەم کردووە. بەڵام وەرە لەسەر خۆ معناکەی بزانە، تەجویدەکە بزانە، تەفسیرەکە، علوم قورئانەکە شارەزا بەلێی. ئەو جا ئەگەر لێی حاڵی بۆ ئەنجا عەمەلی پێ بکە، فەرمودەکان بێنە جوان لێی حاڵی بۆ عەمەلی پێ بکە، بزانە چ تام و چێژێک بۆ ژیان دەجێڕێەوە. لەسەر ئەمە ئێستا سیر دەکەی خۆمان کە نوێژ دەکەین، باشە گوێ بۆ نوێژی دایەپیرەکان یا بەتەمەنەکان دەگری لە مزگەوت یا لە ماڵەوە کە لە سوجدەیان بە سەوتێکیان دێ سوبحان. کاتێک کە بەم شێوازە گوێیان لێ دەگری لە تەنیشتان نوێژ دەکەن، هەست بە خوشوعێکی زۆر دەکەی
لە نوێژەکەی ئەوانە لە کاتێکا سیر دەکەی ڕەنگە نوێژەکەشیان بە پێ و سنەتی کە ئێمە فێرکراوین ئێستا معلوماتیان کەم لێ بوو. بگرین بڵێن وڵاتکە نوێژەکەشت غەڵەتە بەڵام خشوعێکی زۆر عجیبیتیابەتی بۆ زۆر مهمە. ینی جیاوازی چیە نوێژەکەی من لە ڕووی لەفز و کەلام و وتنەکانەوە ڕاسترە لەوەی دایکم بەزەوەی دایکم ڕەنگە زیاتر خشوعیتیایە چی بکەین کە نوێژەکانمان بەو شێوازەی بە وەکو بە تەمەنەکان بکە نوێژ دەکەن خالسن و مەخلوسن بۆ خۆی پەروەردگارە. طبعاەوە وتمان معنای عیبادەت معناچی فراوانی هەیە لە هەموو کردار و گفتار و لە هەموو هەڵسوکەوتماندا ئەبێ ڕنگ باتەوە تۆ هەرچی یەکێ بە بەندایەتی بیکە سەردانی خزمێک دەکەی سەدەقە و خێرێک دەکەی هەرچی ئەیکەی نیەتت بۆ خوا بێ ئەوە ئەو کاتە ئینەمە الئەعمال بالنیات ئەوە وەڵامی پرسیارەکەی تۆ ئەلەوەی دادێتە دێ کە ئیخلاصیمان هەبێ ئەگەر ئێمە بۆ خوا خۆمان یەکلایی کردەوە ئەوە بەڕاستی هەم تام و چێژ لە شتەکان دەکەین و هەم ئەو پاداشتەی کەمە بەستە دەستمان دەکەوێت چونکە بەڕاستی ئێستا ئیخلاصی تا ئەندازەیەک زۆر کەم بۆتەوە بەهۆی ڕیابازی و خۆ دەرخستن و دنیاوە چونکە من ئەصلح بینه و بین الله هەر کەسێک بینی خۆی خوا چاکە ئەصلح الله بینه و بین الناس خوای گەورە بینی ئەو خەڵک چاک دەکات هەر کەسێک هەممی ئاخیرەتی بێت خوای گەورە دنیا و ئاخیرەتی بۆ چاک دەکات بۆیە ئەگەر ئێمە خۆمان یەکلایی کردەوە بۆ خوا نیەت و ئیخلاسەکانمان مەبەستمان خوا بێ مەبەستمان ڕیا و خۆ دەرخستن نەبێ مەبەستمان دنیا نەبێ مەبەستمان پارە نەبێ چونکە بەڕاستی ئەوەی کەوا تام و چێژی لە شتەکاندا نێشتووە ئەوەیە کەوا ئیخلاسی کەمە. زۆر باش مامۆستا ئەوە بینی بەندە و خوای گەورە ئەگەر بینەوە سەرەتای بەرنامەکە باز لەوە بکەین وەک گوتمان پەرستش عیبادەت ئەو چوارچێەوە تەسکە بچووکەن یەکە باسیەکەین بەتەکی باشە ئەکرێ بابایەکی مسلمان لە مزگەوت نوێژ بە جەماعەتکە بە ڕۆژوو بێ بەڵام کەیەتە سەر شەقام سیارەکەی توندێ بخڕێ دەبەکە لە سیارەکە و فڕێباتە دەرەوە قسە بە خەڵک بڵێ کاچێتە سەر دووکان و کەسابەتەکەی قۆرەخکاری بکات و گران فرۆشی بکات و دەستی خەڵک ببڕێ یعنی ئایا عیبادەت هەموو ژیان تەکاملی نییە پێیوەستنی بە یەکتریەوە لێرەدا ئەومان دەگەینە ئەو ڕاستی کە ئێمە چۆن بتوانین قۆناغێکی تەجاوزی بکەین ئەو پەرستشەی کە ئێمە باسی دەکەین لە عادەتەوە تی پەڕێنین بۆ عیبادەت عادە لا عیبادە لای خەڵکێک هەر وەکو عادەت ڕەمەزانان دێ و تۆزێ خۆی گەرم و گوڕ دەکا و یان مەسەلەن ڕۆژانی جومعە دێ بەڵام فەرزەکانی کە لە مزگەوت نایبینی یعنی لە عیبادەتە تەمبەڵە بۆ چونکە ئەوە تێگەیشتێکی هەڵەی بۆ دروست بووە کە تێگەیشتێکی هەڵەی بۆ دروست بوو ئەو کاتە ئەو بەندایەتی کە دەیکا بەرهەمی نابێ ئێستا ئێمە نوێژ و ڕۆژوو دەکەین باش ئەو عیبادەتە ئەبێ بەرهەمی هەبێ بەرهەمی عیبادەت چییە ڕەوشتە جوانەکانە فقهی عیبادات بۆ فقهی ئەخلاقە یعنی کە تۆ کاتێ نوێژ دەکەی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەیە لە خراپە بتجێڕێتەوە لە درۆ بتجێڕێتەوە لە خیانەت ئەبێ ئینسانی ئیماندار بزانێت بەرهەمی ئەو نوێژ و ڕۆژوە دەبێت ڕەوشتە جوانەکە بێت چونکە نوێژ و ڕۆژەکە بۆ خۆتە بەس ڕەوشتە جوانەکە بۆ خەڵکە یعنی تۆ دەبێت لەوەدا لە پاکخاوێنیە لە هەڵس و کەوتە لە ڕۆیشتنتە لە کردار و گفتاردا پێتەوە دیار بێ کە تۆ کەسێکی نوێژ خوێنی کە تۆ ئەهلی مزگەوتی ینی بەڕاستی ئەدین و ئەلمعاملە یعنی لە کردن و فرۆشتندا دینداری دەردەکەوێت نەها قەدیمان دەڵێن سەفەر و مامەڵە سەنجی مەحەکە یعنی زۆر جار خەڵکانی کە دەچێت بۆ خوازبێنین دەڵێ کوڕەکەمان سەری بچی نوێژی ناچی باشە بەڵام نوێژ بەو فەرز و گەورەی خۆی سەنجی مەحەک نییە ئایا تاسەن لەو نوێژەی گەیشتۆ چۆن تێگەیشتۆ چۆن عملی پێ دەکا چه عەقیدەیەکی هەیە آخر بەڕاستی مەسەلەی عەقیدە و بیر و باوەڕ زۆر زۆر گرنگە کە تۆ بتانی بیپارێزی لەبەر ئەوە ئەو تاعەت و عیبادەتەکە دەیکەین ئەبێ بەرهەمی هەبێ فقهی عیبادەت بەرهەمەکەی بۆ فقهی ئەخلاقە مەسەلەن کاتێک کە تۆ زەکات دەدەی ماڵەکەت پاک دەکەیەوە ئەبێ فقهی سەخاوەت و ماڵبەخشین کاتێک کە تۆ ئەچی بۆ حەج فێری ئەوە بی چۆن لەگەڵ قەڵەباڵغی و ئاپۆڕەی خەڵکە مامەڵە بکەی مەسەلەن کاتێک کە تۆ هەر عیبادەتێک کە دەیکەی دەبێ بزانی ئەنجامەکەی و بەرهەمەکەی چیە بۆیە بە هەموو کۆی عیبادەتەکان خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە تەواوترینی کەس ئەوانە کە نوێژان زۆر دەکەن فەرمی ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسنهم خلقا کابێ بێت تەرجەمە ببێ بۆ ئەخلاق ڕەوشت ئەوە یعنی بەڕاستی چونکە
ڕەوشت ڕنگدانەوەی ئەو شتێک کە تۆ دێکی و بەرهەمەکەیت. زۆر باشە مامۆستا. ئێستا ڕەمەزانم خۆمان برسی و توێنێتیەکەین چۆن پەرس و عیبادەتەکانی خۆمان بپاڵێوین لە فیلتەرێکی بدەین کۆتاییشەوە بیرێک لە ڕفتار و لە پەرس و لە عیبادەتەکانی ئەم ڕۆم بکەمەوە بزانم چیم باش بووە چیم خراپ بووە. واتە ئەگەر هەمویان لە فیلتەر بدەین لە نوێژەکە لە ڕۆژەکە لە مامەڵەکەیە ڕەمەزانی شەوێستگەیەک و دەرفەتێکە ڕەنگە تا ساڵێکی دیکە نەگەڕێتەوە چی بکەین چۆن خۆمان بپاڵێوین چۆن لە ڕۆژوو تێبگەین ئایا ڕۆژوو هەرۆکو بە زاهری لە باین تا ئێوار هیچ ناخۆبتەوە هەرەوەندەیە خەڵکی وا لێ تێگەیوە نە ئەوەی کە دکتۆر ڕێجیمی بۆ نووسی و ئێوە خۆی دابەزنەوەکە خەڵک بەڵام ئەمە بە زاهری بەڵێ خۆگرتنەوە لە خواردنەوە بەڵام دەبێت ئەو ڕۆژە پێمان دەڵێ تۆ لە حەڵاڵەکان خۆت گرتوتەوە کەواتە دەبێت بە تەریق ئەولا لە حرام خۆت بگریەوە تۆ ئەوە تا یعنی لەبەر دەستە حەڵاڵ ناخۆی کەواتە ئەی مسڵمان ئەم ڕۆژۆ پێ دەڵێ مەچۆ بەلای حرامە جا ئەوە حرامە نەزەر بێ ماڵی خەڵک بێ درۆ بێ بوختان بێ حەسوودی بێ غەیبەت بێ کە ئێمە بەدەست ئەو شتە وردیات و کۆمەڵاتیانەوە ئەنجا کێشەی خێزانەکان بێ ئەو ڕۆژوە پێمان دەڵێ ئەبێ تۆ بەڕاستی کە دەمت گرتووە لە خواردن دەبێت دەمیشت گرت بێتەوە لە غەیبەت و بوختان و درۆ دەلەسەر چاوت لە نەزەر گرت بێتەوە دەستەکانت لە خراپە گرت بێتەوە ئیمساک گرتن نەیەڵی بۆ خراپە یعنی بەڕاستی ڕۆژوو قوتابخانی ڕەوشتە جوانەکانە بەتایبەتی ئێمە بەعام میلەتی ئێمە زۆر عەسەبی و تووڕەیە ڕۆژوو چییە فێری سەبرمان دەکە فێری سەبرمان دەکا بەرامبەر تونوێتی و برسێتی و خۆڕاگری ڕۆژوو فێری ئەومان دەکات ئیرادەمانە بێ ئیرادە خاوەنی ئیرادە و بەهێز بین ڕۆژوو فێری ئەومان دەکات کە بەڕاستی ئێمە یعنی لەگەڵ هەژاراندا بژین هەستکەین بە برسێتی بزانین برسێتی چەند ناخۆشە بێژگە لە لایانی تەندروستی ئەمانە یعنی هەر لە بواری ڕەوشتە جوانەکانەوە ڕۆژوو قوتابخانەی ڕەوشتە جوانەکانە بەڵام مامۆستا لە ئەرزی واقع ینی ئێمە هەمومان لەناو کۆمەڵگایان و خزم و کەسوکار و هاوڕێ ئەوانین زۆر جار ئەبینین ئەو بابای موسڵمان چ ئافرەتە چ پیاوە کاتێک کە بە ڕۆژووە ماڵناڵ ناوێرە قسەی لەگەڵ بکە تووڕە ئاگری لێبارێ ئاگری لێ ئەبارێت بە ڕۆژوم پێویست ناکات سەر قەڵەم مەکەن ئەخەوم خەبەرم مەکەن یعنی وەکو بڵی جۆرێک لە منەت جۆرێک لە شەڕفرۆشتن بە ماڵناڵ و چواردەورەکەیەکە یعنی ئەمە دیارە تێنەگەیشتووە لە فەلسەفەی ڕۆژ تاکید فەلسەفەی ڕۆژوو زۆر جارە خەڵکمانەوە تایبەتیان دێک لە بەتەمەنەکانیان زاری بازاڕێ و دەیگوتەوە بە ڕۆژۆ پاژنەوە هەرکەس ناوێرە قسەی لەگەڵ بۆ لە بەرەوەی تۆزێک تینو بووە بە حەقەت عکسی ئەوەیە یعنی ئینسان کە بە ڕۆژوو بوو دەبێت فێری سەبر بێ چونکە ئێمە لە کەش و بارودۆخێکی تونند و تیژی ئاژیاوین بەعام خەڵکی ئێمە تووڕێ لە سارە لێ خوڕینە هۆڕن لێ دەدا و دیکا بەهارە دەبێت ئێمە لەو ڕۆژوە فێری لەسەر خۆی بین ئەو ڕۆژوە فێرمان دەکات کە ڕەوشتمان جوان بێ لەسەر خۆ بین ئارامگر بین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی ماجی ڕەمەزانی هێناوە بە شەهر و سەبر ماجی سەبر و تەحەمل ئەوەش دیارە کە دەڵێ ڕەمەزانی یعنی ڕۆژوو لەبەر ئەوە بەڕاستی فەلسەفەی ڕۆژوو گەلێک زۆرە بەڵام داخەکەم ئێمە خەڵکێکمان هەر بە شێوەیەکی ڕووکەشی تێگەیوە و ئەگەر ڕەمەزان تەواو هەر بەلای ڕۆژوە ناچێتەوە ڕۆژە سونەتەکان و هەروەها بەلای مزگەوت ناچێتەوە جاری وایە بۆیە تێگەیشتنی ڕاست و دروست بۆ چەمکەکان و بۆ چەمکی عیبادەت بەڕاستی تام و چێژ بۆ هەموو شتەکان دەژێڕێتەوە و ئەو کاتە دەزانی ژیان چەند خۆشە چونکە ئەگەر تۆ بەڕاستی لە عیبادەت گەیشتی ئەوە تۆ دەبی بە بەندەی خوا لووتکەیش کۆمەندی و بەرزیەتی و گەورەی ئەوەیە کە تۆ بەندەی خوابی چونکە ئەگەر لە عیبادەت تێگەیشتی نابی بە بەندەی هەوا و ئارەزوو نابی بە بەندەی دینار و دۆلار نابی بە بەندەی حیزب نابی بە بەندەی فڵان و فیسار بەندەی خوا دەبی ئەو کاتە هەموو شتەکان لە ئیاکە نەعبودوا دەست دەکەوێت کە لە فاتحە ئەڵێ ئیاکە نەعبود خوایە من عەبدی تۆم الله عەبدی دینار و درهەم نیم عەبدی ئەملاولا نیم ئەمە ئەو پەڕی گەورەیە کە تۆ لە عیبادەتا دەست دەکەوێت بەڵام خەڵکێکە لە معنای عیبادەتیە نەگەیوە بۆیە دەچێت بەندایەتی بۆ ملاولا دەکا ئەو کاتە دەبێت بە کۆیلە و بەخۆشی نازانێت چۆن بە خۆمان نبینەوە بزانین ئایا ئێمە بووینەتە عەبدی حزب بووینەتە کۆیلا بووینەتە پارە و دینار دنیا دینار چۆن ئەمە بزانین چونکە زۆری نێم کۆمەلگایە ئەمە هەر نوێژکردن هەر لە سوورەتی فاتیحەدا ئیاکە نەعبود و کەش دەخوێنن بەڵێ
چۆن کەواتە من ئەمە لە خۆما لە یەک بدەمەوە بزانم ئایا من هەر بەڕاستی تەنها عبدایەتی بۆ خۆی پەروەردگار دەکەم یا بۆ حزبەکەی دەکەم یا بۆ پارە و پولی دەکەم. ئەگەر ئەمە نەخۆشیەک بێ نیشانەکانی ئەمە چین؟ بەڵێ نیشانەکانی ئەرێ زۆر بمان ڕوو لە قیبلە و دڵە بازاڕین. یەشە لە پیاوچاکان دەڵێ کاتێک کە نوێژم دەکرد بیت دێنمە بەر چاوی خۆم بەهەشت لە لای ڕاستم جەهەنەم لە لای چەپم ئاگری جەهەنەم ئەوە وەکو دەڵێ کەڵپەی دێ ئەو باخە سەوزەکانی باشی لەولایەمە ئەوە لە بیتە خەڵک لە بەرامبەر لەبەر چاوم خەڵک دێ و دەچێت لە دەوری بیتە خشوعێک دروست دەکا تام و چێژ لە نوێژەکەی دەکا. ئێستا دەبینی تام و چێژیش خەڵکی لە نوێژەکەی ناکە هەر دەڵێ خوایە دەچین بۆ لای فلان مەلایە دەڵێن بەدە دەقی خێرا بەڕێمان دەکا خێراز و نەجاتمان دەدا. ئێ بابە بەڕێکردنی تۆ چی بۆ مزگەوت بۆ تەراویحەکان بۆ عیبادەت بۆی تۆزێک ئارامی بە جەستت بگا بۆی تۆزێک دەی خوایە ئەوە هێندەمان لە ماه ڕەمەزان تەواو بوو. یعنی ئەمە یەکێ لە نیشانەکانی ئەوەیە کە ئێمە تام و چێژ لە عیبادەت ناکەین هەر لە کۆڵخۆی دەکەینەوە. ئەوە یەکێک لە نیشانەکانیەتی کە ئێمە بەڕاستی ئەلەوەیدا خەلەلمان هەیە کە ئێمە پێویستە بە خۆداچوونەوەی بکەین لە ڕەمەزاندا. ئاخر بەڕاستی ڕەمەزان مانجی شەحنی ئیمانە مانجی خەلە و خەرمانی ئیمانە. تۆ خەلە و خەرمانێک بەسەرێک دادنی بەڵام بوریانێ بەیەک دەنگەش قارتە ئەسووتێ. بۆیە بەڕاستی ئێمە لەوەدا بۆمان دەردەکەوێت تا چەند ئێمە تام و چێژ دەشتەکان دەکەین و تا چەند عملی لەگەڵا کردار ڕەوشت زۆربەی خێزانەکان ئاژەوان تێدایە. وەڵی دەڵێ مامۆستا پیاوەکەم حەجی کردووە عەمرەی کردووە لە ماڵێدا بۆتە سەرەتان کوڕەکەم ئاوا کچەکەم ئاوا بنەماڵەکەمان ئێمە بنەماڵی شێخ و مەلازادەین بەڵام ئاواین. ئەمە چیە مەسەلەکە؟ بەرهەمی عیبادەتەکە بەرهەمی پەرستشەکە بەڕاستی لە جێ خۆی نیە چونکە عەقیدەیەکی تەواوی بۆ دروستنەوە چونکە بەڕاستی نەبووەتە بەندەی خوددا نەبووەتە بەڵکو جاریوە بۆتە بەدەی هەوا و ئارەزوی خۆی ئەڵێ هەر بە کەیفی خۆم دەکەم چونکە خوا دەفەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلەهە هەواه مەگەر نەوبینی ئەو کەسەی هەوا و ئارەزوی خۆی کردە خوای خۆی. ئاخر ئەگەر ئینسان بەڕاستی بەندەی خوا نەبێ دەبێتە بەندەی دینار و درەهەم. تەعیس عەبد الدینار تەعیس عەبد الدرهم دەبێتە بەندەی پارە دینار و دۆلار ئەی پارە عالەم بۆ شێت و هارە. ڕاستە مامۆستا ئەگەر هەڵە نەبم نازام فەرمودێ یان مەقولەیەکە کە فەرمێ الدعاء مخ العبادة. بەڵێ من يعني ئەگەر ئەمە فەرمودێ باش کەواتە ینی بۆی کە ئەمیش هەر بە سەطحی لی تێ نەگەین هەر دوعا بکەین و دەست بەرزکەین و ئاگامان لێ نەبێت چیڵین کاتێک ئەوترێ دوعای مسلمان لە پاشەملە بۆ برا مسلمانەکەی بۆ خوشکە مسلمانەکەی دوعا چ گرنگیەکی هەیە لە عیبادەتە و دوعا بۆ یەکترکردن بۆ دایک بۆ باوک بۆ خزم بۆ کەسوکار بۆ دراوسێ بۆ ڕەفیق ئەمانە کە ئەکرێ ینی چۆن لە عیبادەت ئەمان باتە پێشەوە. شتێکی جوانە وروژان چونکە ئێمە وازانین باسی پەرستش دەکەین خەڵکی وازانە پەرستش هەر نوێژ و ڕۆژوو بەڵام دوعاش عیبادەتە چونکە هەر نوێژ الصلاة لغة الدعاء. يعني ما وصلتوا داوای شتێکەکەی بۆ خۆتی جا عیبادەتە تۆ پێشێکە بۆ خۆت دەپاڕێەوە ئەمە عیبادەتە الدعاء هو العبادة أو مخ العبادة باشە. طبعا دوعا داوای شتێک دەکەی دەبێ هەوڵشی بۆ بدەی هەر بە قسە نابێ. ئەوە یەک دوو کە بۆ کەسێک دەپاڕێەوە عن ظهری الغەیب لە پاشەملە ئەوە لوتکەی ئیخلاسە لوتکەی ئیخلاسە تۆ دەڵێ یا ڕەبی خوایە ڕەحم کەی بە مەلا ئەحمەد باشە ئەوە معنای وا تۆ منە زۆر خۆش دەوێت زۆر ئیخلاسیت هەیە بۆیە بۆ من دەپاڕێەوە بۆیە قبول دەبێ و مەلایکەتەکەش دەڵێ وەلەکە بمیثلیه ئەنی ئەوە زۆر مهمە هەم بۆ تۆش مەلایکەتەکە ئەوش بۆ تۆ دەپارێتەوە هەم تۆش بۆ برایکی ئەوە بەڕاستی لوتکەی ئیخلاسە لوتکەی خۆشەویستیە کەی وامان لێبێ ئێمە بۆ یەکتر بپاڕێینەوە نەک ملی یەکتر بشتێنی خوا نەخواستە بەڕاستی ئەوە ئەو پەڕی دڵسۆزیە کە ئەو دڵسۆزیە لە هەر شتێکدا هەبوو بەرەکەتی تیا دەبێت جا دڵسۆزی لە نیەت پاشیەوەیە کە لە سەرەتاوە باسمان کرد ئینەمە الئەعمال بالنیات. مامۆستا هەر ڕۆژێکی ڕەمەزان کە لە دەستمان دەرەچێت تا چەند بەخەم بین کە نەمانتوانی بێت لەم ڕۆژەیە سەدەقەیەک خێرێک بکەین ئەگەر بە 1000 دینار بە 250 دیناریش بێت. بەڕاستی ئەو ڕۆژانەی کە دەڕۆن جارە لەسەر دڵسۆزی شتێکم ما بۆ گەر بیڵم لە بیرم نەڕوات پیاوچاکان ئەوەندە دڵسۆز بوون لە وەزعیدا یەکێک لە هاوڵە بەڕێزەکان ئیبن مەسعود خوا لێ ڕازی بێ ئەڵێ
جارێکیان دزی لێکرا بوو دزی جەماعەتێکی لەگەڵ بوو گوتیان وەڵا قوربان با دوعای لێ بکەین جا ئیبن مەسعود فەرمووی جا من ماڵم لێ دزرا من دوعاکە بێ و ئامین کەن تی باشە هاوڕێکانی بەتەمای ئەوەی بوون بڵێ خوایە لی بشتێنی لە ناوی بەری بیفەوتێنی بیسووتێنی ئیبن مەسعود شتی یا ڕەبی خوایە ئەگەر ئەو کەسێ ماڵەکەی بردووم ئەگەر لەبەر احتیاجی و پێویستی بردوویەتی خوایە بەرەکەتی بۆ بخەیتە بەرەکەتی بۆ بخەیە ماڵەکەەوە یا ڕەبی خوایە ئەگەر لەبەر قۆڵ بڕین و خراپەش بردوویەتی خوایەوە ئاخر تاوانی بێ یعنی تەوبە بکە ئەم ئیخلاسی لەکوێ دەست دەکەوێت ئەگەر مەسەلە ئیمان و عەقیدە ئێستا من و تۆ بین دەڵێن ماڵی وێران بێ خوایە وای لێ بکەی خوایە وای لێ بکەی بەڵام بزانە چی بۆ خۆی ویستووە ئەوەشی بۆ خەڵکی ویستووە خوایە ئەگەر ئەو کەسە لەبەر احتیاجی بردوویەتی خوایە بەرەکەتی بۆ بخەیتێ بۆی زیادکەی خوایە ئەگەر لەبەر خراپەکاری و تاوانبار و بێدینی بردوویەتی خوایە ئاخر تاوانی بێ دەبزانە ئەو دڵسۆزێ لەکوێ جاڵە پیا هەر دزی لە پیاویەوە بکە بەڕاستی هەر بەڕاستی قەدیمان دەڵێن دوژمنەکەشی خانەدان بێ نەجیب بێ ئێوەی مامۆسایانی ئاینیش ئەنجەلا لە وتارەکانە دائیمەن کە دوعا لە زاڵمەکەن یعنی یەکەم جار دوعای لە ناوچوونی ناکەن دەڵێن خوای ئەگەر شایستەی هیدایەتە ئەگەر شایستی ئەگەر نا دەڵێن خوای یان چاشەکە یان پاشیکە جاماوە سەبا شتێکی خۆش لەسەر ئەو بۆ بژێ برادەرێک گوتی دڵی بە کچێکەوە بوو داوای بکە وتی چوومە لای مامۆستا زۆر چوو بوون نەیانداویە چوو لای مامۆستا تو مامۆستا هاتووم دوعام بۆ بکەیت و ئەمێ ئەو خاتوونە بە نسیبم ببێ بەڵام ڕێگرو لەم پەر زۆرە لە بەردەممە ئەیشتووی وڵای جاکاکە خی گەورە ئەگەر خێری تایە وتوی مامۆستا دەسیە و لە ڕای مامۆستا بە قوربانە دوعاکە نەکەوتی ئەی تو مامۆستا نەڵێ ئەگە خێری تیانێ بە نسیب نەبێتی ئەی تو ئەگە خێری تیانێ خۆیان خێری تێکیت و هەر بە نسیب هەروێنی خۆی کرد هەر هاتوو بۆی کە بە نسیب بەڵێ جوانە دەست خۆش بە بەڵام لە کاتێکدا خوا دەزانێ خێر لە چدایە خێر لەوە داجاری وایە کە نەبێ بۆیە والله يعلم وأنتم لا تعلمون خوا دەزانێ و ئێوە نازانن جا پرسیارەکەت سەبارەت بە ڕۆژەکانی ڕەمەزان کە لە دەستمان دەچن سەعاتەکانی بەڕاستی هەموو سەعاتەکانی زۆر بە قەدر و قیمەتە بەڵام قەدری زێر لای زەڕەنگەرە بەڕاستی فرسەتێکە ڕەمەزان یعنی دەرفەتی ژیانە مانجی شەحنی ئیمانە و جێگەی بە خۆداچوونەوەی موسڵمانە بەڵام قەدری زێر لای زەڕەنگەرە خەڵکێک هەروە دەکات دەڵێت ئەوە دوو ڕۆژمان لە کۆڵ بۆ کرد ئەوەی نەماوە بەڵام وەڵاهی ئەو ڕێیە غەڵەتە چونکە خەڵکێکە بوو پار لەگەڵماندا بوو ئێستا لە ژێرگەڵدایە ڕەمەزان لە دایکبوونێکی تازەیە نوێبوونەوەیە مەئجی تەوبەیە مەئجی ئیخلاسە مەئجی بەخشینە مەئجی پێکەوە ژیانە مانجی خەلە و خەرمانی ئیمانە بەڕاستی ئەوەندی باسی گەورەی ڕەمەزان بکرێ ئێوە دەڵێن خەڵک عەلمانەکان دەڵێ کاکە سیمیناری پێکەوە ژیان ئەمە هەموو خەڵکە لە مزگەوتە ئەمە پێکەوە ژیانە هەرێکەی ئاسی ڕۆشنبیری جیاوازەوە هەرێکەی تەبیعەتێکیە و هەرێکەی نەوعێکە و آخر مرۆڤەکان هەرێکەی نەوعێکن ئەمە پێکەوە ژیانە ئەنجار ئەم هەموو بەخشینەی کە لە ڕەمەزاندا دەکرێت سەدەقە و سەرفترە و زەکات و یعنی ئەوە مانجی سەخاوەتە ئەم هەموو خۆبرسیکردنە یعنی ئەوەندی جا ئەم سەعاتانی ڕەمەزان زۆر گەورە و گرنگن لەبەر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕەغیمە ئەنف ڕەجولین ئەدرەکە ڕەمەضان وەلەم یوغفەر لە هەی لوتی بچێ بە خۆڵە ئەوە وەکو هەڕەشەیەک و دوعایەکە کە ئەوە جیبریل ئەو دوعای کردو و پێغەمبەر ئامینی بۆ کردو صلی الله عليه وسلم فەرمووی لوتی بچێ بە خۆڵە بە قەولی خۆمان شەرمەزار بێ کەسێک کە بگاتە ڕەمەزان و کارێکی وانەکە خوالی خۆش بێ الله ئەکبەر هەمووی لە فەزل و گەورەی ڕەمەزانە بەڵام چێ قەدری ئەو شتە دەزانێ بەڕاستی کەسێک کە تیگەی بێ لە گەورەی ڕەمەزان لە گەورەی قورئان خوێندن لە گەورەی شەوانی قەدر لەم هەموو تاعات و عیبادەتە ئەگەر مەسەلە گەورەی ڕەمەزان نەبێ ئەرێ ئەو خەڵکە لەکوێ بوون ئێستا مزگەوتیان پڕ کردووە ئەوە ڕەمەزانە وای لێ کردووە ئەوە فەزڵ و گەورەی و بەرەکەتی ئەو ڕەمەزانەیە بۆیە با ئێمەش سەعاتەکانی چرکەکانی بەردەوام لە خزمەتی دابین زۆر سواس مامۆستاگیان خی گەورە لێمان قبوڵ بکە
خی گەورە مانجێرە لەو کەسانی کەەوە لەم مانگەدا ئازادیان ئەم بەرنامەیەش و هاتنی جەنابیشت بۆ ئێرە هەر بە عیبادەتی ئینشاءالله خی گەورە بەمان بنووسێت ئینەمە الأعمال بالنیات ئینشاءالله نیەتەکە لای خوایە ئینشاءالله سپاس دەکەین مامۆستاگیان مادومان کردی زۆر سپاسان دەکەم و خی گەورە ئینشاءالله مێری خۆی مەمەسەدا بڕژێ و تاعات و عیبادەتمان قبول بکاو خوا پاداشتی ئێوەش و ئەم کەناڵش کە وەسیلەی ڕاگەیاندنە و برایانی پشتی کامێرەش کە سەربازی ون و ناسراون خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە کە دەبنە شەریک لە گەیاندنی ئەو داوە و ئەو ئامۆژگاریانە و خوا لێمان قبول بکە. زۆر سپاس. دووبارە بەخێر بیت. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان وەک مامۆستاش ئاماژەی پێکرد چرکە و ساتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکی زێڕینە بۆ بەخشندەییمان بۆی کار لە دەستی نەدەین. دەستگای خێرخوازی بەخشین ئەو ناوەندەیە ئەو دەستە خێریەوە ئەمینەیە کە لە دەستی خێرخوازانەوە دەیگەێنتە دەستی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەد و هیچ چین و توێژێک فەرامۆش ناکا بە تایبەتی لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. لە شار و شارچەکاندا دەگەڕێن نووسنگیانەیە لە هەر شوێنێک هەر گەڕەکە و کوچە و کۆڵانێک فەقیرێک هەژارێک هەبێت بەپێی پێوەرەکانی خۆیان دەستی مێرەبانی خۆیانی پێدەگەیەنن. لەم ڤیتیەدا کە پەیامێرمان جەلاجەباری بۆ ئامادە کردوین لە هەزای چەمچەماڵ ناحیەی شۆڕش دەستگای خێرخوازی بەخشین خوێندکارانی لەبیر نەکردووە سەبەتەی خۆراکی بەسەردا دابەش کردوون پێغەمبەری خۆش دەفەرمێت ورودی خوای لەسەر بێت چاکە و خێرە بکەن ئەگەر بەدەتە خورمایەکیش بوو بێت دابشکردنی سەبەتەی خۆراک مۆمانگی پیرۆزی ڕەمەزانیش ڕازاندنەوەی خوان و سفرەیەکی ڕازاوەیە بۆ ماڵە هەژارەکان کە بەدڵنیاییەوە چەند کەسێک لەسەرم سفرە و خوانە بەدڵخۆشیەکی زۆرەوە تێری لێ دەخۆن با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. دیارە ئەمڕۆ بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین لە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ توانیمان بڕێکی خواردن بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیی ئەو پەیمانگایەدا دابەش بکەین کە دیارە خەڵکانێکی دەرەوەی شاری چەمچەماڵ لێرە لە بەشە ناوخۆیەکاندان ئێمە بە پێویستمان زانی کە هەر وەک چۆن هاوکاری چین و تۆژەکانی تر دەکرێت قوتابیانیش لێی بێبەش نەبن چونکە بە حقیقەت ئێمە دڵمان بە قوتابیان خۆشەوە پێمان خۆشە بتوانن بە چاکی و بە پاشی خوێندنەکانیان تەواو بکەن چونکە ئەوان نەوەی دوا ڕۆژی ئەم میلەتەن بۆیە توانیمانە دەستی خێرمان هەبێت لەوەیشدا ئێمە لێرەوە بە پێویستی دەزانین سوپاسی خێرخوازان بکەین کە توانیان هاوکارمان بن بۆی بشود بتوانین ئەم بەشە خۆراکە متەوازیعانە دابەش بکەین بەسەر ئەو بەشە ناوخۆیەدا بە خوشکان و برایانەوە. دووارە سڵاوتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام کاتی پشوێکی کورتە چەند ڕێکلامێکی بازرگانیمان هەیە ئەڕوات دوایەوە پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەرەگرین.
دووبارە سڵاوی خواتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی میهری ڕەمەزان ئەچینەوە لای پەیوەندیەکان و دواتر پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان وەرەگرین بزانین چ باسە لە کوردستان. سەرەتا پەخشان لە سلێمانی وەرەگرین. پەخشان سڵاوی خوات دەبێت. خات و پەخشان بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزانیشتان لێکەم. زۆر سپاس خات و پەخشان خوای گەورە تاعات و عیبادەتی ئێوەش قبوڵ بکە ئینشاءڵڵا. ئامین. ئەچینە لای پرسیارێکی تازە با بزانین وەڵامی جەنابەت چییە. بێ پرسیارەکەمانەوەیە کام سوورەتی قورئانی پیرۆز بسمیلای سەرەتای تێدا نییە لە هەموو سوورەتێکی قورئاندا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ئەم بسمیلاکەی تێدا نییە یەکسەر دەچیتە سەر ئاەتەکە بەڵام دوایی لە ناوڕۆکی سوورەتەکەدا ئەو کاتە بسمیلا دەکەی. ڕاوێژێ بکە لە ماڵەوە کێر لە دەورە. وەڵایە زۆر گەم لە پرسیارەکە نەبوو. کام سوورەتی قورئانی پیرۆز بسمیلای سەرەتای تێدا نییە؟ هاوکاریەکم کە بەخوا مێشکم مەخزوڵە. لە خەتما گەیشتوتە کوێ؟ خات و پەخشان گیان لە خەتما گەیشتوتە کوێ جوزئی چەند؟ وەڵام من هەر بە قەڵەمەکە چون خوێنەواریەکەم زۆر نییە هەر بە قەڵەمەکە من قورئانەکە خوێنم. باشە لەو 114 سوورەتەی قورئان سوورەتێکیان بسم الله الرحمن الرحیم تیان تۆبە بێت. تەوبە؟ سوورەتی تۆبە. تەکیدی؟ سوورەتی تۆبە. ئێمەوەت بۆ نووسین باشە دەستخۆش بێخ. ئەچینە کەلار لای بەڕێز کاک حسێن ئەحمەد. کاک حسێن سڵاوی خوا لێبێت تاعات و عیبادەتت قبوڵ بێ ئینشاءڵڵا. خۆی گەورەی لە بەڕێستان دەستان خۆش بێ و تاعات و عیبادەتیەوەش قبوڵ بێ و ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو بیسەر عاجزەکان ئەوانەی کە بەردەو گیانتیداین و ئەوانەی کەوا چەند جار وتیانە اللهم بەلغنا ڕەمەزان خۆ ئەبمانگەێنی بە ڕەمەزان. سپاس بۆ خوای کە گەیاندینی بە ئەم ڕەمەزانش. ئامین ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەین کاک حسێن. کاک حسێن ئەچینە لای پرسیارەکەمان کام سوورەتی قورئانی پیرۆز بسمیلای سەرەتای تێدا نییە؟ خاڵۆ گیان بەدڵنیایە تەوبە. سوورەتی تەوبە. تەوبە. زۆر باشە. سوورەتی تەوبەت بۆ ژمارەکەین کاک حسێن. سپاس بۆ پەیوەندیەکەت. سەلامەتی فراز بی ئینشاءڵڵا. پەیوەندیەکی ترمان لەگەڵە حەسەن ئەحمەد لە هەولێرەوە. کاک حەسەن سڵاوی خوا لێبێت. السلام عليكم. عليكم السلام. عليكم السلام ورحمة الله. کاک حەسەن سڵاوی خوات لەبێت. کامەندایان تەلەڤیزیۆنی پەیام. زۆر سپاس بە ناوی هەمویانەوە. کاک حەسەن ئاگاد لە پرسیارەکەمان بوو؟ بەڵێ بەڵێ بەتەکیدی سوورەتی ئەوەیە ئاەت کورسیە. سوورەتی ئاەت کورسی. جا کاک حەسەن با من هاوکاریەکی برای خۆم بکەم. بەڵێ. ئایەتە الکورسی سوورەت نییە ئاەتێکە لە سوورەتی ئەلبەقەرە. بەڵێ بەڵێ. جا ئێمەڵین چ سوورەتێک لەو 114 سوورەتەی قورئانی پیرۆز یەکێک لە سوورەتەکان سەرەتاکەی بە بسمیلا دەست پێ ناکە. والله چیمان بسمیلا والله ئەوم جێرێ بۆ پرسیارە. ڕاوێژێ بکە لەگەڵ ماڵ و منداڵ بەس جواب باشە بە چاوان چ سوورەتێک ئەوەی تانە بسمیلایتانە؟ والله ئەمە بزانێ ئاەت کورسیە بەس. ناوەکەی ئاسانە. ناوەکەی ئاسانە. ئاسانە ئاسانە. والله با والله بريم سي ئاسانکاری کردانە؟ وڵی جامە زۆر ئاسانە بەخوا کاک حەسەن. باس ئەلی عەمران بێ. ئەلی عەمران. ئالی عەمران؟ ئالی عەمران؟ بەڵێ بەڵێ بەڵێ. باشە کاک. باش با ئاسانکاریکی بۆ کاک حەسەن دەرداخرایەوە. بەناز محەممەد لە هەولێر. بەناز خان سڵاوی خوات لەبێ. سەود بەرزکەرەوە بەناز خان. سڵاوی خوا لە ئێوەش. زۆر سپاس. بەناز خان پرسیارەکەمانەوەیە دەڵێن کام سوورەتی قورئانی پیرۆز بسمیلای سەرەتای تێدا نییە؟ با سوورەتی تەوبە بێت. با سوورەتی تەوبە.
دڵنیایت یا لەسەر وەڵامی ئەوانەی پێشوو بەڵێ بەڵێ دنیا باشە دەست خۆش بێ دەستەکانت خۆش سوورەتی تەوبەت بۆ ئەنووسی زۆر سپاس بەڵە بەرەزان ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵا بێت چێ؟ ئاریان ئەحمەد لە عربەتەوە لەگەڵمانایە کاگەریان سڵاوی خوا لێ بێت تاعات و عیبادەت و ڕۆژوت قبول بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا تاعات عیبادەتی هەموو مسلمانە قبول بێ برایگیە زۆر سپاس کاگەریان دەچینە لای پرسیارەکە کام سوورەتی قورئانی پیرۆز بسمیلای سەرەتایی تێدا نییە گومانتانە سوورەتی تەوبە سوورەتی تەوبە زانیاری لەسەری هەیە چۆنە یا هەر تۆش بە لەسەر وەڵامی هاوڕێیانی پێشوو وەڵامە دەیتەوە نانە دڵیام لەسەری زانیاری مێلە هەرچەندە وەڵامەکەت بۆ جێگیر دەکەن بەس خێنا بە ئەم پرسیارش بکەم بزانم بۆچی بسمیلای تێدانی ئەگەر ئەوە بێ سوورەتە بێ ئەگەر ئەوە پەیوەندیەکەی پچڕا بەداخەوە باشە چینەتەکیە کۆچەر عوسمان وەرەگرین کا کۆچەر سڵاوی خوارد لێ بێت کا کۆچەر بەڵێ ئەلو بەڵای خوای گەورە دێوە بێ وەزانم خات و کۆچەر وایە هاتوونە ببوورە داوای لێبوور نەکەین نازانم سەوتی ئێوە کزە یان سەوتی ستۆدیۆ لای ئێمە کزە بە باشی حاڵی نابین داوای لێبوور نەکەین خات و کۆچەر لە تەکیەوە لەسەر پرسیارەکەی ئێمە ئاگات لێیە بەڵێ ئاگام لێ باشە وەڵامەکەی چێ لای بەڕێست سوورەتی تەوبە سوورەتی تەوبە بەڵێ دەستخۆش ئەمە سوورەتی تەوبە بۆ جەناب دەنووسین بینەرانی عزیز دیارە وەک ئاماژەمان پێکرد ڕۆژانەی ئێمە پەیوەندی تەلەفۆنەکانتان لەم بەرنامەی میهری ڕەمەزاندا وەردەگرین هەر شەوەی کەسێک لە تیر و پشکی وەڵامی ڕاستان ناوی دەردەچێت وەرە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو ئەوانەی کە شەوانە ناویان دەرچوە جارێک تیر و پشکیان بۆ دەکرێتەوە دوو کەس لەوانە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەبەخشێت بۆیە هەوڵ بدەن پەیوەندی تەلەفۆنیتان هەبێت لەگەڵمانە وەڵامی ڕاست بەدەست بێنن پرسیارەکانمان زۆر ئاسانن هەمویان پرسیاری تایبەت بە قورئانی پیرۆزن لە بەرەوەی مانگی ڕەمەزان مانگی قورئانە پەیوەندیەکی ترمان لەگەڵ کاکدانا بە سۆس محەممەد لە سلێمانی سڵاوی خۆی گەورەتان لەبێت ئەم کاتتان باشباشن برای بە ڕێزەکانم سەرچاودا دەکەی من تۆ باشی باز بخۆی گەورە زۆر باشم کات داناگەان هیوان باشی ئێوەی بەڕێزا ڕێز سڵاو هەیە بۆ ئێوەی بەڕێز و ساڵی کارمەندانی شاشە جوانەکەی پێیان هیوادارم هەمیشە لە شتاقەکان دروست بن و مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لە پیرۆزی ئینشاءالله زۆر سپاس لەگەڵ جەنابیشتا بە سۆسخان بە سۆسخان پرسیارەکەی ئێمە ئەگەدار بچیمان کردووە بەڵە کاکدانە ئەگەر ئەوەی پرسیارەکە بێتە فەرمو ئەگەر بتوانیت بۆم دووبارەکەی تۆ ئەو سوورەتەی قورئانی پیرۆز کامەیە کە لە سەرەتاکەیدا بیسمیلای تێدانیە بێگومان لە ناو سوورەتەکەیە تایەتی لە ئاەتێکا بەڵام سەرەتا بە بیسم الله الرحمن الرحیم دەست پێ ناکە بەڵێ سوورەتی کاکدانە بەڕێز سوورەتی التەوبە التەوبە ئێمە تەوبە بۆ تۆ نووسین دەستەکانە خۆش کاکداناگیان خواتان لەگەڵ سپاس بۆ پەیوەندیەکانتان بینەرانی عزیز بەدڵنیاوە لە کۆتایی بەرنامە لەگەڵمانابن بۆی کە بزانینەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە لە دوو پرسیاری کە کردمان هەم وەڵامی ڕاستەکەتان بۆ ئاشکرا دەکەین کە بەدڵنیاوە لای زۆرینیان وەڵامەکان ڕاست و باش بوون پەیوەندی تەلەفۆنی پێم وانییە فریاکەین لە بەرەی بڕگەی ترمان هەیە لە کۆتایی بەرنامەکەی تیرپشتان بۆکەین لەگەڵمان بمێنەوە بەڵام ێستا دەچینە لای پەیامنێرانمان لە هەولێر لە سەرەتا دەچینە لای عیمران ئەمیر لە هەولێر عیمران سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش بارودۆخی هەولێر لە شەوانی ڕەمەزاندا چۆنە؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێگومان لەگەڵ پەرستش و عیبادەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و شتێکە زۆر فۆکسی لەسرە بابەتی خواردن و خواردنەوەیە و لە شاری هەولێر چەند بازاڕێکی قڵەباڵغ هەیە لە بەتایبەت لە شەوانە بازار ڕیسکانمان هەیە کە بازاڕێکە تایبەتە بە گەنجان و شەوان تا درەنگ و بەرەبەیانە دەمێنێتەوە بازارێکی ترمان هەیە بەناوی بازاری تعجیلەوەی کە من ئێستاکە لێم بازارێکی دێرینی شاری هەولێرە کە لە مێژوێ گەڕێتەوە بۆ ساڵی هەشتاکان ئەم بازاڕەیە هەبووە و هاوڵاتیان لێرە زۆر جار ئەمێننەوە تاوەکو بەرەبەیانیش کڵاوکڵاوان و زۆر لە یاریە کوردەواریەکان لەم بازاڕێیان جامەدرێت و جگە لەوەش ئەم بازاڕێ با کۆمەڵی خواردنی زۆر تایبەت ناسراوە ئەو خواردانەی کە لێرە هەن
لە هیچ کام لە شوێنەکانی شاری هەولێر بەدی ناکرێت تەنها لە بازاڕی تاجیل نەبێ وەکو سوسکە و ئاگاپەڵ و کە و بروجە و مراوی و زۆرێک لە خواردنەکانی تر وێنەوێنەتان نیشانە دەمەگەر بەفەتە بێ بەڵام من ێستا لێرە لەلایەن ئەو شتانم بۆ نمونە شیشەکانی ماوانەی کە بە شیژە فرۆشێ لەگەڵ وەستایونسم وەستایونس دیارێک لەو پیاوانەی کە لە ساڵی نۆهەتەکانەوە لە شتەکانەوە لێرەیە بەڵام لە نۆهەتەکانەوە دەستی بۆ کارە کردووە ئەستا زۆر خۆشحاڵم کە لەگەڵمی بەخێر بێن ساڵ وڵی ئەوانە هەموو ئەوە حلێوەیە ئەوە گواندینە دانە بەدانە باز دەکەین ئەوە چی ئەوە فاتەڕەشە ئەوە حلێوەیە ئەوە گواندینە ئەوە دڵە گورچیکە جەرگە بێدڵغەنەما خۆمان هە لە بۆ سوعبەتی پێدەنە عیب نەبی ئەوەش گۆشتە و دونگە و سینگە و باڵە و ئەوە کەبابی هەموو لێرکانەیە ئەوانش کەبابەکان بڵێ ئەمە چییە لێرە کە دەیبینین ئەم دوو بابەت ئەمە جەرگە ئەوە کە خەلاص دەبی لە بەڕا وردی دەکەین بەڵێ باشە ئێرە زیاتر بەچی ناسراوە بازاڕی تاجیل زیاتر بەچی ناسراوە وڵا هەلەکە لە ئاساسەوە تاجیل هەروە بووە لە مانجی ڕەمەزانن بە سنی سنیانێ و چایخانە و دۆمینەوە ئەو شتانە ئێستا و کۆنکان و شتیوا پەیدا بووە لێرە دەمێنەوە تا پاشی لێرەین هەتا پاشی لێرەین خەڵکانێکی پاشێ و لێرە دەکا بەڵێ زۆریش سەفەریش دەبن خۆشبی بە خێربێن سەر چاو ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت چۆن ژوورەوە دیارە شتا ڕەشوەڵە و خواردنە خۆشەکان لە ژوورەوەنە کاک جەلال کاکدانا لەوانەیە حەزی لەو بابەتانە بێ کۆتر و گاپڵ و کاکە سەلام عەلەیکم چۆنم قوربان باش ئەگەر سەری ئەو مەنجەڵانەمان بۆ هەڵدەیتەوە بزانە چی لێیە ئەمە بەشێکی تایبەتی بازاڕی چی لێرە ئەفرۆشنەوە خۆی ئەمە پێشەچی بە خێراتین بەرنامەکەتان دەکەین ئەما لێرکانە خواردنی کوردەواری دەفرۆشین بە تایبەتی کۆتر و مراوی و فڕوز و ڕیشۆڵە و سوێسکە و ئەو شتانەیە ئەو مەنجەڵم بۆ هەڵدە بزان چی تێدایە دیارەوە خواردنەکانی ئێرە تایبەتن و ئەوە کۆترە ئەوە کۆترە بەڵێ عیمڕان بەڵێ ئەوانە تەنیا سووبەکانیتی ئەوانەی کە دەیان کوڵێ دەریان دەین تا نەڕزێتەوە لە ناو سووبەکەی ناو ئاوەکەی خۆی ئەوەگەر گوێت لێمانە دنیای قسەمان پێ عیمرانەگەر گوێت لێمانە بوەستە بە ئێمەش قسەکانمان بکەین پرسیار بکەین لەسەر و جۆرە خواردنانە گوێت لێمانە عیمران دەمانوێت بزانین کاکەم خواردنانە کوردەواریانە ینی وەک ئەو بەڕێزا ئاماژەی پێکا کۆتر و سوسکە و ئەمانە کوردەوارین چۆن بزانینم کۆترەهی کووردە کۆتری کوردیە سوسکەکە کوردیە ئەوە لەگەڵ پرسیارەکەی جەلال عیمڕان بۆستەنەوە دەمێکە بانگ دەکەم ئەوە تۆ ئەلەوانەی کە هەڵی دایەوە و سوسکە و کۆتر و ئانە کامانت خواردووە ئەرە من دانێکم بینی بەس قەباغوشت دیارەوە و گۆشتی پێوەیە بەڕاست ناوەڵ هێشتا نەم خواردووە بە تەمای لێرە بمێنەوە لەگەڵ ستافەکەمان ئەمڕۆ پاشێ و لێرە بکەینەوە ئێستا شتی خۆشتان نیشانە دەم تۆ با پرسیارەکەی جەلال کەم کاک جەلال ئەڵێ بەچی بزانین ئەمانە کوردەواریە ینی چۆن لەکوێ ڕاویەکان یان ئەمانە معمەلی تایبەت هەیە دەواچنی تایبەت هەیە دەوازنیان نییە کۆتر دەوازنی نییە بەڵێ بەس تەنیا زاجلی هەیە لەگە کۆتری ئەو ئێرانی ئەوانەیە ئەوانە هەمووی زاجلن بەڵێ خواوەی هەڵدەوە کاک دانا حەزر بۆ بابەتەیە هەیە وەلا نازەم لای ئێوە دەزەکەوێیان نا ڕیشۆلەش دەوازنی نییە ڕیشۆڵە تەنیا بەخۆی مەوسومەکە دێتن لە کاتی ساردی بەردەوامی هەیە تا لە مانگەکانی تری شەر هەیە مانگەکانی تریش بەڵێ ئەو کاتانێک کە زستانە ساردا ئەو شتانە ڕەوازی زیاترە کە دەبتە هاوین ئەوانە ڕەوازیان نامینێ باش واتە ئێوە تاکەی بەردەوامە بن لێرە واتە سەتا کاژمە چەند لێرە ئاتا یعنی لە کاتی ڕەمەزانە لە کاتی ڕەمەزانە تا پاشی لێرەینە باشە کۆتر کامی کۆتر بوو کۆتر ئەوە کۆترە کۆتریش ببینین ئەوە ئەوانە هەمووی کۆتری زاجلن ئەوانە تامیان زۆر لەوان کە خۆشترە خەڵکانێک هەیە دەڵێن بۆ کۆترەکەنا بۆ چەلاوەکەی دێن یان بۆ سووبەکەی دێن کامە سووبیەتی ئەوانە سووبی کۆتری ئەوی سووبی کۆتری ئەوە سووبی کۆتریە دەستوشاوە خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڵێ کاک جەلال دیارەمە بازاڕی کاکدانەمە بازاڕی تەعجیلە بازاڕی تەعجیل هەر بەو شتە تایبەتمەندیانەی کە نیشانمدان ئەمانە بەشێک بوون لە ئەو خواردنانەی کە ئەمانە هەیە و بێگومان ڕەمەزان بە عیبادەتەوە خۆشە بەڵام لەگەڵ عیبادەت خواردنی شەر خۆشە خواردنیش لە مانگی ڕەمەزانە ڕەوازێکی زۆری لەسەر بۆی هاوڵاتیان تاوەکو بەرە بەیان لەم بازاڕەیە تەبەن
تاوەکو پاشێ و لێرە دەمێننەوە پاشێوەکەش لێرە دەخۆن و اینجا دەگەڕێنەوە ئەندان بە ڕیشۆڵە پارشێوە کرێ آخر ئەگەر مایتەوە پارشێوەکە تۆ ڕیشۆڵەکەم خۆواسی بێ وارە هەواڵت بپرسم زانم مەزە چۆنە کاک جەلال حەزت بە کامەیە؟ وەڵای حەزم بە هیچ کامیان نەوە وڵا کاک ئێمە لێرە سەروپێ هەیە لە سلێمانی لێرە کەڵەشێری کوردی هەیە ئەو شتانە هەیە بەڕاستی ئەڵێ وتی نیسک زیکرێکە ئەوتی کورە کاک دانا ئێمە ناوێنی سەروپێ بخۆین لەسەر سەروپێ ئاگاو لێ بوو چهەرایەکیان نایەوە بۆیە ئێستا ناوێنی ئێستا لە سەروپێ نزیک بینەوە ئەمران سپاس دەکەین لە بەرۆی کە پەیامبەر ڕێناسمان لەگەڵ لە ڕوانیەوە سپاس هیوادارین پاشێوێکی خۆشتان بێ لەوێ دەزانم ئەو خواردانە تایبەتن بۆ هەولێر خواردنێکی ناوچەین بۆ پارێزگای هەولێر بۆی ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ هەولێریەکان هەمویان دەچینە لای پەیامبەرمان ڕێنازەر سەلان لە ڕانیە ڕێناس سڵاوی خوا لێ بێتم کاتت باش دەنگ و باسی شەوانی ڕەمەزان لە ڕانیە چۆنە بەڵێ سڵاوتان لێ بێت دیارە لە سنووری ڕاپەڕین لە زۆربەی مزگەوتەکاندا نوێژی بە کۆمەڵ و تاعات و عیبادەت بە شێوەیەشی کۆمەڵ دەکرێت بە پێی ڕێنمایە تەندروستیەکان بەڕێوە دەچێت بەڵێ من دەمێ ئاماژە بۆ بدەم لا سنووری مەڵبەندی پێنجی کۆمەڵ دیارە ئاگداری و بانکەوازیشان بڵاو کردوێتەوە بۆ پرۆژەی شکۆی قورئان دیارە وا بڕیارە ئەو فستیڤالە دوای ڕەمەزان بەڕێوە بچێت وا چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر هاوڵاتی بە بەشداری ئەو فستیڤالە بکەن دەمەوێت ئاماژە بۆش بدەم کە لە سنووری ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هەمان شێوە ئاگداری و بانکەوازیشان بڵاو کردوێتەوە بۆ ئارەزومەندانی ئەو کەسانی کە دەیانەوێت تازە باڵاپۆشیان کردووە دەیانەوێت بەشداری لە پرۆژەی سمبۆڵی نوردا بکەن بە هەمان شێوە ئاگداری و بانکەوازیشان بڵاو کردێتەوە بۆ کەسانی کە دەیانەوێت خۆیان ناونووس بکەن کەوا بڕیارە لە سەرەتای مانجی پێنجدا بەڕێوە بچێت بە پێی زانیارەکان لە ئێستادا زیاتر لە 500 کەس خۆیان ناونووس کردەوە بۆی بەشداری لە ئەو پرۆژەیە بکەن بەڵێ کاک جەلال بن ئێستا لە بەردەم پارکی دەروازەم لە ڕانیە دیارە ژمارەیەک لە خواردنگەی سەرشەقامی لێیە کە بەشێک لە هاوڵاتیان لە شەوانی ڕەمەزان ڕوو لەو خواردنگانە دەکەن بۆ بەربانگ و پارشێوان بەڵێ من دەمەوێت ئێستا بسمە لای خەوان خواردنگەیان خۆت هاوڵاتیان کە لێرە ئامادەن ئەوت لێبێت ئەگەر پێمان بڵێت ڕوو لە خواردنگەکانی سەرشەقام دەکەن خەڵکەکە ڕەمەزانان زیاتر شتی خۆش لە ماڵێ دەخوات دوای بەربانگ و دوای نوێژ تەراویح ئەو شتانە دێنە دەرێ ڕاستی زۆر پێوە دیارە شەوانی ڕەمەزان ئاتەن دێندا دەنیشتن بەس ئاتەن بۆ خواردنی کەمتر دەخۆن لە دەرێ ڕەمەزانە ئەگەرمان بڵێ ئێوە تا چەند پابەندی ڕێنمایە تەندروستیەکان دەبن لێرە کە خواردنگەکانی سەرشەقام دەفرۆشن ڕێنمایەکانی بڵاو سەردانی کوردین دەمامک دەستکرد فرێشە ئەگەر پێمان بڵێ لێرە ئەو خواردنانەی کە لێرە دەفرۆشرێت بەتایبەت لەو خواردنگانی سەرشەقام خواردنەکان چی و چین هاتن خواردنەکانیمە هەمە زۆرە ڕاستی سینگمان هەیە جگەرمان گۆشت حیوانمان هەیە فەلافلە شفتە زۆر سپاس بۆ پەیامبەرمان ڕێنازەر سەلان لە ڕانیەوە لەگەڵمانە بوون دیارە ئەم خواردن و لەفانەی سەر شەقامەکان لە زۆربەی شار و شارچووکانی هەرێمی کوردستاندا هەیەوە لەلایەکەوە بازاڕێکی باشە بۆ و گەنجە بێکارانەی دەرچوانی زانکۆ پێمانکەن کە بە بێکاری دەسوڕێنەوە و لە ڕەمەزانیش بەشێک لەو بەرەکەتی ڕەمەزان بەرەوان دەکەوێت کە شەوان بازاڕێکی باش و فراهەمیان بۆ خۆیان دروست کردووە سپاس بۆ پەیامبەرمان ڕێناس بەڵێ ئێستاش دوایەوە خوانی ڕەمەزانمان ئامادێ بڕێزان بزانین لە ئەم بڕگەیە چی لە هەک بەمانایە بینەرمامن خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بیلباک نوشی گیاتان بێ
پێهام هەمیشە بە ناوی خی گەورە میهرەبان من نزار لە بڕگەی خواردن و شیرینی سپاسی خی گەورەکەم ڕەمەزانیش دەرفەتی پێیان لە خزمەت ئێوەی خۆشەویستە بم لە بەرنامەی شەوانی ڕەمەزان ئینشاءڵڵا بە درێژایی شەوانی ڕەمەزان لە خزمەتان نابین بە دروستکردنی شیرینی و هەم خواردنیش ئێوەش بتوانن دروستیکەن و پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن وەڵە بەڕێزان ئێستاش شیرینی ترامیسۆمانەیە بەڵێ خۆشەویستان پێکاتەی شیرینی ئەمڕۆمان شیرینی ترامیسۆ کرێم شانتیمان هەیە کرێم شانتی ئاسایی لە هەموو مارکێتەکان دەست ئەەکەوێت کرێم شانتیمان هەیە لەگەڵ پەنیر هەر جۆرە پەنیرێک بێ ئاساییە وش هەر لە هەموو مارکێتەکە هەموو جۆرەکانی پەنیر دەست ئەەکەوێت لەگەڵ خامە یەک دانە خامەمان هەیە خامەکە قەبارەی بچووکە ینی تۆ ئەو قیاسانی کە من دامناوە ئەکەوێتە سەر خێزان ینی بە پێی پێکاتی خێزان تو ئەتوانی یان قیاسەکان کەمترکەی قیاسەکان زیاترکەی لەگەڵ قاوەمان هەیە ئەفو کاکاومان هەیە بە ئاو گرتومەتەوە لەگەڵ شیر کوپێک شیرم هەیە بەڵێ بەڕێزان پێکاتی شیرینی ئەمڕۆمان شتێکی هەروە سادە و ئاسان ئینشاءڵڵا هەموو کەسێک دەتوانێت وەدەستی بخە بۆ دروستکردنی شیرینیەکە کرێم شانتیمانەیە کرێم شانتی لە هەموو مارکێتەکان هەیە ینی ئاسایی لە هەموو مارکێتەکان هەیە شێوەی بۆ شێوازیە من پاکەتێک کرێم شانتیمەیە پەنیرمان هەیە پەنیر خۆمان نەزانین پەنیرمان هەیە سوێرە پەنیرشمان هەیەت ینی خوێنێ لە پێکاتەکەیە تۆ توانێت و پەنیرە بەکار بهێنی کە سوێر نییە لەگەڵ خامە ئاسایی ئەزانین هەمومان خامە من خامەیەکی وەسەتم بەکارهێناوە لەگەڵ یە کوب شیرەکەی من شیری گیراوەیە ینی تو ئەگەر ئەشتوانیت ئەگەر شیر وشکە بێ یاخۆت ئەگەر شیری ئاژەڵیش هەبێ بەکاری بهێنیت من یە کوب شیری گیراوەم هەیە لەگەڵ بسکیتی ترامیسۆ کاکاویشم هەیە کە بە ئەو کاکاوەکەم گرتوتەوە بە پێی قیاسەکە خۆت ینی قیاسەتەکان گۆڕێت ینی بە پێی خێزانە تۆ ئەتوانی پێکاتەکان زیادکەی پێکاتەکان کەمکەی بەڵە خۆشەویستان ئێستا دەست ئەەکەین بە ئامادەکردنی کرێم شانتیەکەمان سەرەتا بۆ دری کرێمەکە دێنم جا ئەگەر بکرێت ینی من شیرەکەم دەمێکە دامناوە ئەگەر بکرێت ینی ئەو شیرە سارد بێت لە فلێزەر بێ باشترە ئێستێش خامەکە دێنم بەڵام ئەوەی کە گرنگە بێڵێم ئەبێت ئەم میکسەرەت هەبێ لە کاتی تێکەڵکردنیە لەبەرەوەی جوان کرێمێکی جوانت وەدەستکەوێ ئێستا شیرەکەش کەمە ناوی بسمیلا من قاپەکەی بەردەستم بچووکە نوشی گیاتان بێ شیرەکە سارد بێ ینی شیرەکە ئەگەر لە فلێزەرتان بێت شیرەکە سارد بێ ئەوە باشتر کرێمەکە جوانتر دەرەچێت زووتر خەستە بێتەوە یەکجار جوان دەرناچێت بەڵام بۆ قیاسی کە من ئامادەم کردووە ئەتوانیت ئامادەی بکەیت بەڵام ئەمەش زۆرە ینی ئەگەر شیرەکە سارد بێ زووتر ئامادە ئەبێ بەڵام من لەبەر و دەرگامە بۆ شیرەکە دەمەگودام نابوو هەڵبەن شیرەکەیانی وەک شێوە ئەزبەری دەوێ باشتر کرێمەکە بێت
گیانتان بێ. بەڵێ خۆشەویستانە بینیتان بۆ شێوە کرێمەکەمان گرتەوە کرێمێکی جوان دەرچووە ئێوە گەر زیاتریش بۆ نە بە میکسەرەکە خەریک بن زیاتر خەستە بێتەوە. ئێستا من پسکیتی ترامیسۆکە هێنم تۆ ئەتوانی لەناو قاڵبێکی ئاوا شابیکەیت ینی بە پێی ئەوی ژەمی خۆت بەکاری بهێنی بەڵام ئێستا ئێمە سێ کوپمانێناوە ئەوە ناچارین بەدەست ینی نازانین چی بەکاربێنی کەوچک بێن چەتاڵ بەکاربێنی هیچیان باش نین بەڵام من بیرم چوو هەندێک لە کرێمەکە ئەکەمە ناو من لە بەرەوەی کوپەکانم بچووکن ئەگەر ناتوانانی هەر بە ساغی بسکیتەکە بەکاربێنی من بسکیتەکە ئەکەم بە دوو کەرتەوە ئەم شێوازەدا ئەنێم هەرچەند من لەگەڵ خواردنی شیرینیانیم بەڵام ئەو خواستێکەوە لە ڕەمەزانە زۆربەی زۆری خۆنەوادەکان شیرینی بەکارهێنن ئەگەر بکرێت نەیخۆینیان کەمتر بەڵام خۆشبەختانە ئێمە شەکر ینی شەکرمان ڕاستەخۆ بەکار نێناوە بەڵام من کرێم شانتێکیشمان هۆکارێکی باشە بۆ قەڵەوی ئەبەم شێوازە لایەنی هەندێکە کرێم شانتی بەکارێنم خۆی عادەتەن ئەم شیرینیانە تۆ ئەتوانیت درەنگانێکی شەو بخورێت من ناهاوسەنگیەک هەیە لە قاڵبەکانمە لە کوپەکانمە بۆیە بۆ شێوازە دەرەچێ ئێوە توانن قاڵب بەکاربهێنن نوشی گیانتان بێ. بەڵێ خۆشەویستان من کرێم شانتێکە کە گرتبوومەوە هەندێکیم لێ کردە فلێزەرەوە ئێستا بمانەوێ بە شێوازێک ینی باشترە کەمترین ئەو کرێم شانتیشە بەکاربێنین ئەمە زیاتر مناڵان حەزیان لێیەتی خۆشەویستان بینیتان کرێم شانتیەکەمان داناوە ئێستش چوکلاتی ئامادەکراومان هەیە ئەوش بە پێی خواستی خۆتان
خۆی ئەم ئیشی بڵین چکلاتە و شتە ئەنی ئاوا جوان هین بێ لار بوو ئەو تێکەڵ و پێکەڵێکی پێوە دیار وەکو ڕسمەکانی فەرهاد پێبا ئاوا جوانە. نوشی گیانتان بێ. بەڵێ ئازیزانم ئێستا وەک بینیتان ئامادەیە هەر بۆ جوانکاریش هەندێک چکلاتە ئەکەین بەسەری ئەوان چکلاتی تەڕ بوو. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە شیرینی ئەم شۆمان شیرینی ترامیسۆ دروست کراوە ئامادە کراوە. پێکاتی شیرینی ئەم شۆمان شتانێکی زۆر سادە بوون ئینشاڵڵا کەسێک دەتوانێت وەدەستی بخە و دروستی بکە شێوەی دروستکردنەکەشی شێوازێکی ئاسان بوو ینی نە تەباخەوێت نە فڕنی ئەوێ ئەتوانیت بە تااقەت دروستی بکەی بۆ ئەو کەسانی کە ئارەزویان لە خواردنی شیرینی هەیە. پێکاتەکانی ئەیڵێمەوە لە سەرتاوە کرم شانتیمان هەیە ئاسایی لە هەموو مارکێتەکانە هەیە خامەمان هەیە من خامێکی وەسەتم بەکارێناوە لەگەڵ پەنیر بە پەنیرەکە پەنیری سوێر نەبێ ئاساییکەش لەن شیرینی تێگەن کە پەنیرەکەمان نابێ سوێر بێ. ئەمە ئەوە پێکاتانە بۆ گرتنەوەی کرێم شانتیەکەیە کە ئەوتە لە بەرچاوتان دروستم کرد. بسکیتی ترامیسۆم هەیە لەگەڵ هەندێک چکولاتە لەگەڵ کاکاو کە پسکیتەکان هەمووتان خۆت بینیتان پسکیتەکانمان پێ تەڕ کرد و دامانە. بڵێ خۆشەویستان هیوادارم بێوش بتوان دروستیکەن و پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن. تا ئەڵلقەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لە یەکتان قبول بێت تا بەرنامەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرم. دیارە خوانی ڕەمەزان بەڕگەیەکی شەوانەی بەرنامەی میهری ڕەمەزانە دوو جۆر خۆراک یا دوو جۆر بەرنامەمان هەیە بە شەواندا. بەرنمەیەکیان کۆمپانیای بیلباک سپۆنسەری دەکات بەرنمەیەکی دیکەشیان کۆمپانیای کاشۆ سپۆنسەری دەکات کە دیارە دوو بەرنامەی جیاواز و دوو شەفی جیاوازمان هەیە بۆیە شەوانە بینەری ئەم بڕگە تایبەتە بن لە دروستکردنی خوانی ڕەمەزان. بەڵە بەڕێزان جەلال بڕگەیەکی تر کە بڕگەیەکی زۆر گرنگە لە ڕەمەزانە بە تایبەت خواردن هەموو کاتێک گرنگە بەڕاستی چۆنەتی چی بخۆی چۆن بخۆی چەند بخۆی کەی بخۆی گرنگە. بەڵام بڕگەیەکی ترمان هەیە ڕۆژووی تەندروست کە نەخۆشخانەی بەخشین سپۆنسەری ئەم بڕگەیەمانەکە بێگومان دکتۆر ئەم شەو باسی خواردنی پارشێومان بۆ ئەکات. دوو جۆر خواردنی پارشێو هەیە ئەم شەو بەشێک لەو خواردنە یا باڵێ بەشی یەکەمیان دکتۆر ئاماژەی پێکە بزانین چه جۆرە خواردنێکی تەندروست بخۆین کە هەم تاقە و توانە و وزەی تیابێ و هەم ئاوی پێویستی تیاابێت لە لەشمانە هەم زەرری لێ نەکەین لە ڕووی تەندروستیەوە. بینەری بڕگەی ڕۆژووی تەندروستە بین. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان مسڵمانان سڵاوی خوای گەورەتان لێبێ. داواکای نەخوای گەورە ڕۆژوو هەموو لایە قوبوڵ بێ خوای گەورە تاعات و ڕۆژوو نوێژ و عیبادەتان لێ قوبوڵ کە ئینشاءالله. هەروەکو لە حەڵقەکانی پێشوە باسی سوودەکانی ڕۆژووی مانگی هەر ڕۆژوومان کردووە لە زمنی هەر ڕۆژوو مانگی ڕەمەزانە حەزم کرد بۆ ئەوەی بەرد ئێمە ئەو سوودانە بەڕاستی
بەرجەستە بکەین لە لەشی خۆمانە و ئێمە باسی چیەکەین ئێستاکە باسی ئەو خواردنانەی کە ئەخورێ لە پارشێوە و خۆتان نەزانن عادەتەن ئەو کەسانەی کە لە پارشێوە نان ئەخۆنە بن بە دوو بەشەوە هەندێک لەو کەسانەی کە لە پارشێوە نان ئەخوانانی مەسەلەن بۆ نمونە بەرچایی ئەخوا و هەندێک لەو کەسانەی کە نانی بەیانیان لە پارشێوەیە نانی چێشتەخوا ئێستا باسی ئەوە ئەکەین ئەو خواردنانە چین لە پارشێوە بخورێ بە تایبەت خواردنی ئەگەر خواردنەکە و چێشت بێ و کامەیان بەڕاستی باشترە چی خواردنێک بخورێ لە پارشێوە بۆ ئەوەی تۆ هەم سوودی ڕۆژوەکە ببینی و هەم لە ڕۆژیشا با بڵین زۆر هیلاک نەبی منە مەوێ بێمە سەر ئەم خواردنانە بە تایبەت ئەو خواردنانەی کە لە چێشتا لە بەیانانە ئەخورێ بەڕاستی با بڵین لە پارچێوە وەختێکە ئەگەر چێشت بێ بەڕێزان گرنگترین خواردن من ئەمێ ئەو باسی ئەوە بکەم لە بیر ینی بۆ ئەوەی گرنگ بێ تەنها تەرکیزکەینە سەر چی تەرکیزکەینە سەر ئەو ڕۆژەی کە وزە وەرەگری چکە بۆ ئەوەی وەکو لە پێشووا باسم کرد بۆ ئەوەی هەموو سوودەکانی بە ڕۆژوو بوون سوودە زانستیەکانی بە ڕۆژوو بوون تۆ بیبینی ئەبێ وزە کەم بکەینەوە ئێمە بتوانین من ئەتوانم تقریبەن ئەو کەسانەی کە لە مانگی ڕەمەزانە با بڵین بە ڕۆژوو بن دابەشیکەین بۆ چەند کەسێک هەندێک کەسمان هەیە لە مانگی ڕەمەزانە ئێوێ کێشی دابەزێەوە تا ئێوێ خۆی کێشی زۆرە و ئەوێتیش کێشی دابەزێ هەندێک کەسێ نایەوێت کێشی دابەزێ کێشی ئەتیادیە و ئێوێ لە مانگی ڕەمەزانە هەروە بە ڕۆژوو بێت و بەبێ ئەوەی کێشی دابەزێ بەس بەڕێی من بۆ ئەوەی چکە ئەو توێژینەوە زانستیانەی کە لەسەر ڕۆژوو بوونە ڕاستی هەرمووی لەسەرەوەیە باسی ئەوە ئەکا کە لە بتەوێ ئەگەر مرۆڤ بیەوێ یان ئینسان بیەوێ سوودی تەواوی ڕۆژوو بوون وەرگێ ئەبێ لە ڕۆژێکە وزەیەک لە تەواوی وزەکەی کەم بێتەوە تا بۆ ئەوەی ئێمە لەو وزە بۆ ئەوەی هەموو سوودەکان وەرگریە بێ وزەکانە کەم بێ ئەگەر سەیری کەن من بێمە سەر خواردن لە پارشێوە کاتێک کە تۆ پامەم پارشێوە و چێشتە ڕاستی گرنگترین شت لە پارشێوە ئەوەیە بۆ نمونە طبعا من ئەگەر خواردنەکان بیکەم بە بەشەوە گرنگترین شتیان چییە گرنگترین شتیان قاپێکی سەوزەیە بەڕاستی ترم سەوزەیە مەسەلەن بۆ نمونە کاهوو بێ مەسەلەن بۆ نمونە قەرنابیت بێ بۆ نمونە برۆکۆلی بێ یانەوە تا کاهووە یانەوە تا مەسەلەن تەماتێ یان خەیارە چکەمە وزەیەکی زۆری تیانە بەڵام گرنگترین شت چیتیایە گرنگترین شت ئەوەیە لە معیدەیە ئامێنێتەوە باشە و وزەیەکشی کەمە وزەیەکی زۆر کەمیتیایە لە سەوزەکان و لە مەعیدەی شامێنێتەوە و ناهێڵێ خواردنێکی زۆر با بڵین ئەو شەکرانە کە ئینسان مرۆڤی خوا نایڵێ زوو با بڵین هەزم بێ و لە جستەیە دەستپێکی با بڵین هینەکە و دەستپێکی پارچێوەکەی بەڕەئی ئێمە ئەوەیە کە لە سەوزەیە دەست پێ بکەی واتە لە سەوزەیە واتە وەکوتم سەوزەکان بۆ نمونە ئەمە سەوزەکانە بەڕاستی ئەتوانین ئەوە کاهووە ئەوە تەڕەتیزەیە ئەمە کاهۆکەیە بەڕاستی ئەتوانین لە کاهۆوە دەست پێ بکەی چکە وزەی کەمتیایە وەکوتم خۆشەویستان مسلمانان بۆ ئەوەی تۆ تەواوی سوودی ڕۆژووبوون بەرجەستە بکەی ئەبێ وزەت کەم بێک ئەو ڕۆژەی کە ئەی خۆی لە ڕۆژێکە لەو ڕۆژەیە کە ئەبێ وزەکە و کەم بێ بە حدودی وزەکە لە 800 کیلۆکەلەریەوە بۆ 1000 کیلۆکەلەریە لەوەیە قورس بێ بۆ ئەوەی ئێوە حساباتی 800 کیلۆکەلەری و بۆ 1000 کیلۆکەلەری بیکەن بەڵام باشتر وایە وزەکە و کەم بکەیتەوە بڕوا بکەن هەرچی توێژینەوەی زانستی هەیە لەسەر ئەوەیە کە وزەکەم بکەیتەوە بۆ ئەوەی هەموو سوودە زانستیەکانی جگە لە سوودە با بڵین شەرعیەکان لە سوودە زانستیەکانیش بەرجەستە بکەیت وەکوتم لە چێو دەست پێ بکەین ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەمە سفرەکەی تۆ بێ
ئەمە لە سەوزەوە دەست پێکەین واتە قاپێکی سەوزە ئەخۆی باشە ئیتر ئەگەر کاهوو بێ ئەگەر تەڕەتیزە بێ ئەگەر نەعنا بێ ئەگەر هەر جۆرێک لەم سەوزانە بێ ئەگەر تەماتە بێ ئەتوانی قاپێکی سەوزە بخۆی باشە یان ژەمێکی سەوزە بخۆی پاشان کە ژەمە سەوزەکە و خوارد لە چی گرنگە لە دوایەوە دەست پێ بکەی ئیتر دوای دەست پێکردنەکەی ئیتر چیمان هەیە پێم باشە خۆشەویستان پێم باشە نان لە ژەمی بەیان لە ژەمی پارچێوە نەبێت یانەوە تا نانێکی زۆر کەم بێ واتە ئەگەر هەبوونی نان بەڕاستی من پێم باش نییە بۆ لە بەرەوەی کاربۆیدراتێکی زۆری تایە من نامەوێ زۆر سوودی لە هین ببینی زۆر سوود لە ڕۆژۆکە ببینی فە لە پارچێوە با نانێکی زۆر کەمی تیا بێ یان تیای نەبێ ئەگەر تیایشی نەبێ مشکلە نییە بەڵام ئەگەر تیایی بوو یەکێک مەسەلەن بەقەدەر ناو لە بدەسی خۆی باشە دوو بەقەدەر ناو لە بدەسی خۆیان سێق بەقەدەر ناو لە بدەسی خۆی بە حدودی نانی هەورامی بێ یان نانی تیری بێ و تا نانێکی خۆماڵی بێ بەقەدەری ناو دەستی خۆ تقریبا بە حدودی 75 کیلۆکەلەری تایە ئەگەر ئەمە 75 کیلۆکەلەری هەبێ لە نانەکەیە مەسەلەن بۆ نمونە سەوزەکە تقریبا بە هەر قاپە سەوزەکە بە تەواوەتی چۆن بیخۆی چۆن سەوزەکە بخۆی ناگێتە 50 کیلۆکەلەری بۆچی سەوزە گرنگە لەبەرەوەی هەموو پێکات هەموو ڤیتامینەکان لە سەوزەیە هەیە باشە و هەموو کانزاکان لە سەوزەیە وجودی هەیە تۆ لە ڕۆژی با بڵێن لە ڕۆژی ڕەمەزانە لە کاتی بە ڕۆژبوونە پێویستت بە چییە پێویستت بە کانزاکانە بۆ پێویستە بە کانزاکانە چکە مرۆڤ کە ئینسان کە بە ڕۆژووە بێ ئاو لە لەشیا کەمە بێتەوە بۆ ئاو لە لەشیا کەمە بێتەوە چکە تو ئاو ناخۆی لە ڕۆژەکەتە لە کاتی بە ڕۆژووبوونە ئەمە یەک دوویش شەکر کەمە بێتەوە لە لەشتا وەختی مرۆڤ کە شەکر لە لەشیا کەمە بێتەوە بەڕێزان لەگەڵەوەی شەکر لە لەشیا کەمە بێتەوە لەگەڵ هەر گەردێکی شەکرا تقریبا 3 گەردی ئاویش لە لەشتا دەرەدێ فەمە بوایلەکە جگە لە ئاو لە مرۆڤ بابڵین لە لەشتا کەمە بێتەوە لەگەڵیشیا کانزاکانیش کەمە بێتەوە فباشترین سەرچاوە بۆ ئەوەی بۆ کانزاکان چییە بۆ کانزاکان بەڕاستی سەوزەیە سەوزە باشترین سەرچاوەیە بۆ کانزاکان و لەگەڵیشا لەگەڵ سەوزەکەیشا مەسەلەن بۆ کانزاکان ڤیتامیناتی باشی تایە بەپی ڕەنگی با بڵین سەوزەکان دەوڵەمەندن لە ڤیتامیناتە واتە ئێمە ئەوە ئێستا دەستمان پێ کرد و سەرچاوەیەکی باش بوو بۆچی بۆ کانزاکان ئەمە ژەمی یەکەمی کە دەستی پێەکەی دوایەوە بە چی دەست پێەکەی وەکوتم طبعاً عادەتەن ئێمە چیمانەیە عادەتەن ئێمە ئەگەر تەماشاکەن برنجمان هەیە عادەتەن ئەو کەسانی کە من پێم باشە ئەم برنجە بەڕاستی برنجێکی زۆرە باشە ئەمە زۆرە چکە ئەمە کەلەریەکەی زۆری تایە بە حدودی 150 کەلەری تایە جگە لەوەیش کەلەری تایە کاربۆیدراتی زۆر تایە فئەگەر بکرێ مەسەلەن بۆ نمونە نیوەی ئەم برنجە یان ڕوبعێکی ئەم برنجە بخۆی لە بەیانیە بەبێ نان ئەگەر برنجەکە خواردەوە هیچ نانی لەگەڵان نەخۆی بە هیچ شێوازێک با لەگەڵیان نەبێ ئەمە سەرچاوەیەکی باشمان دەستەکەوێت لە چیە لە کاربۆیدرات پێویست ناکە لەوە زیاتر پێویست ناکە لە کاربۆیدراتە زۆتر بخۆی ئەمە یەک لەبیرم چوو باسیەوە بکەم ئەتوانی بە شۆربایەک شەو دەست پێ بکەیت واتای ترەکەرم شۆربایە مەسەلەن بۆ نمونە شۆربای نسک بوو دوای سەوزەکە شۆربای نسک بوو چکە شۆربا چی تەیاتێ شۆربا دەوڵەمەنە بە کانزاکان زۆر دەوڵەمەنە بە کانزاکان و خوێەکانی هەموو خوێەکان تیای بەر لەبێ ئەمێ لەوەیش باسی ئەوەیش کە بەڕێزان لە بیرم نەچێ ئەو خوێی کە هینی لێ دروستەکەی بۆ چێشتەکە و لێ دروستەکەی پێم باشە خوێکی خۆماڵی بێ بۆ خوێی خۆماڵی بێ چکە ئەو خوێی کە هەیە وجودی هەیە ڕاستی ئەوستا حالیان خۆمانە من بەس خوێیەکی سەناعیە بەڵام خوێی خۆماڵی کۆمەڵێ سوود با بڵێن جگە لە با بڵین سۆدیۆم و کلۆرایت مەگنسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە ئەوە خوێی خۆماڵی فەخوی خۆماڵی ئاسەرزانە ئەتوانی بیکڕی و بەکاری بێنی بۆ چێشتەکە وەکوتم لە ڕۆژی ڕەمەزانە لەشت زۆر پێویستی بە کانزاکانە بۆیە باشتر وایە چێشتەکە و بەچی دروستکەی مەسەلەن شۆرباکەتە بە خوێیەکی خۆماڵی دروستکەی دێمەوە باسی ئەماکەم باسی برنجەکە ئەەکەم وەکوتم نان لە ژەمەکانە با وجودی
نەبێ باشتر وایە نەبێ برنج زۆر جەمێکی کەم بێ لە خواردنەکەیە ئەمە زۆرە بەڕاستی جگە دوای ئەوە کە دەستی پێکەیت طبعاً چیمان ئەبێ عادەتەن لەوەیە مەسەلەن بۆ نمونە ئەو بەیانیە ماسیەک بخۆی ماسیەک باشە ئەم سەرچاوەیەکی باشە بۆ پرۆتینێکی باشە پێ بەخشێ لاینا بەڵام مۆتان لەبیر نەچێ ئەم ماسیەی ساکە لە بەردەستی منە هەیە ئەمە وزەیەکی زۆر تایە ئێمە با دێمە سەر پرۆتین باشە چوری سەرچاوەیەکی باشە بۆ چوری باشەیانەوە تا گۆشتیش مەسەلەن بۆنەوە بەڵام لە بیرتان نەچێ ئەمیش مام ناوەند دەبێ ببین لە خواردنی گۆشتەکەیە باشە لە خواردنی چیە لە خواردنی مریشکەکەیە ئەمانە سەرچاوەیەکی باشن بۆ پرۆتین هەم ئەم خواردانەی کە باسم کرد هەر هەمووی چوارچاوەیەکی باشن بۆ پرۆتین و چوری واتە هەردووکی کاربۆیدراتی زۆر کەمتیایە باشە بەڵام سەرچاوەیەکی باشە بۆچی سەرچاوەیەکی باشە بۆ پرۆتین ئەم سیانە پرۆتینێکی ئاژەڵی سەرچاوەیەکی باشە سوالەکە لێوەیە چەندێک گۆشتەکە بخۆین وەکو وتم بە حدودی بۆی بزان 200 غرام لەم گۆشتە بۆ نمونە مەگەر 200 غرام گۆشتی تیا بێ بە حدودی 250 بۆ 300 کیلۆکەلۆری تایە من پێم باشە لە پارشێوە بە حدودی نەگێتە 500 کیلۆکەلۆری ئەوە نەبخۆی و زۆربەی زۆری لەمانە کە وتم دەست پێکەی لە سەوزەکانە دەست پێ بکەی ئەمە سەرچاوەیەکی باشە بێ پرۆتینی تەواو وەرگری لەو ژەمەیە پرۆتینی تەواوە کوتم لە چیا هەیە لە گۆشتەکانە هەیە کە گۆشتی مریشک بێ یا گۆشتی ماسی بێ یان مەسەلەن بۆ نمونە گۆشتی ئاژەڵ بێ شەرت نییە ئەمە وجودی هەبێ ئەمە نمونەیەک باسم کردووە کە وجودێ باشە سوالێکی لەوەیە پرسیارێ بکرێ باشە بڵێن دکتۆر ئەگەر بێت و ئەم گۆشتەمانیەمان نمان دەست نەکەوێ مەسەلەن بۆ نمونە ئەی پرۆتین لەکوێوە بێنین سەرچاوی ترمان پێ بڵێ بە پرۆتین زۆر ئاسانە ئەمە فاسۆلیایە ئەم فاسۆلیایە ئەمە نۆکە بەڕاستی ئەمانش سەرچاوەیەکی باشن هەم بە پرۆتین باشە سەرچاوەیەکی باشن بە پرۆتینی باشی تایە و لەگەڵەوە شاکاربۆیدراتی تایە بەڵام لەبیرتان نەچێ بۆ نمونە جەماعەت بۆ نمونە منوتم 500 کیلۆکەلۆری لە پارچیەوە بخورێ 500 کیلۆکەلۆری زۆر باشە بۆەوەی هەموو سوودەکانی بە ڕۆژوبوون کە بن باسم کرد لە ئەڵلقەی یەکەمە ئەمە فاسۆلیایە تقریبا ئەم فاسۆلیایە بە حدودی 100 غرام بۆ 120 غرامە ئەم 120 غرامەیە 120 کیلۆکەلۆری تایە فەگەر تو حسابی کە ئێمە 120 کیلۆکەلۆری لەمەیە و خواردوتە یان لە نۆکەکەیە مەسەلەن بۆ نمونە هەردووکیان سەرچاوی باشن لەکوێیە لە پرۆتینەوە ئەوشتا لەبیر نەچێت کاربۆیدراتشی تایە ئەمە سەبارەت بە چی سەبارەت بە پرۆتین و چەوریەکانیش لەکوێ هەیە چەوریەکان هەم لە شلەکە هەیە کە چەوریەکان بەکارێنی ئەگەر چەوریەکانیشت کەم بێ مشکلەی نییە لەوەیە لە خواردنی بەیانانیشە چیترماندانابێ لەوەیە بۆ نمونە هەندێک شلەی ترماندانابێ ئەم شلە بۆ نمونە شلانە هەم بە سەوزەمەنی حسابەکرێن بۆ نمونە ئەمە کولەگەیە باشە ئەمانە بەڕاستی یان مەسەلەن بامێ یان باینجانە ئەمانە هەر هەمووی شلەیە بەڵام شلەکانیان دەوڵەمەنە لە چی دەوڵەمەنە بۆ با بڵین لە سەوزەمەنیەکانە ئەمەش تقریبن هەر سەرچاوەیەکی باشی لە پرۆتین تایە ئەتوانین بەکاری بێنین لەکوێیە لە پارچیەوە باشە لەوەیە پرسیارێکی تر بکرێت لە بیرمان چووم باسیەوە بکەم ئایا پرسیارەکە وەیە ئەمە بە حدود عامە لە بیرم چووە باسیەوە بکەم باسی ساور بکەم ئەتوانی بەدیلی برنجەکەیەوە ساوەرەکە لە برنجەکە باشترە و قەرەخەرمانیشمان هەیە بەڕاستی قەرەخەرمان هەم لە برنجەکە باشترە هەم لە ساوەرەکەیش باشترە بەڵام لە بیرتان نەچێتدا لە دوایی شەهرە بێ نیوەی ئەم قاپە چکە ئەم قاپەیە ئێستا حالیەن کەلەرەکەی زیایە بەڕاستی ئەگەر بتێت تۆ کێشت دابەزێنی ئەگەر بتێت تۆ سوودی تەواوی بەڕێزان تکام وایە ڕەمەزان فرسەتێکە بۆ دابەزاندنی کێش فرسەتێکە بۆ تەندروستی ئەو کەسانەی ئەتوانن بە ڕۆژۆ بن طبعاً بۆ ئەو کەسانەی کە ئەتوانن بە ڕۆژۆ بن فرسەتێکی باشە بۆ ئەوەی هەموو ئەو سوودانەی سوودە زانستیانەی کە من باسم کرد لە ئەڵلقەی یەکەما باسم کرد فرسەتێکی باشە تۆ مانگی ڕەمەزان بۆەوەی ئەو هەموو سوودەی بە من کە من باسم کرد تۆ بەدەستی بێنی بەڕاستی فئەمانە بێ وزەکان بەڕاستی ئەبێ کەمی کەیتەوە وەکوتم لە ڕۆژێکا 500 کیلۆکەلۆری عەفوم کە لە پارچێوەکەیە 500 کیلۆکەلۆری بەدەست بێنی باشە لەوەیە پرسیارێکی ترمان لێ بکرێ ئایا لە پارچێوە
لەگەڵ ئەم ژەمە خواردنەیە ئێمە بتوانین میوە بخۆین میوەی شەتوانی لە کیابی خۆی لەگەڵ ژەمەکە یابی خۆچکە ئێستا حالیان وەرزی چییە؟ ئێستا حالیان وەرزی خۆزانی کاڵەگە ئێستا حالیان وەرزی شوتیە ئایا لە کاتی لە ئەتوانین بیخۆی یان نەیخۆن ئەتیادی ئەتوانی لە ژەمی بابرین پارچێوە ئەتوانی میوە بخۆی مشکلەی نییە بەڵام ئاگادار بن چکە میوە عادەتەن تۆزە شەکری زیایە بەڵام ئەتوانی میوە بخۆی بەڕاستی و میوەکانیش دەوڵەمەندن بەچی دەوڵەمەندن بە کانزاکان دەوڵەمەندن بە ڤیتامینەکان بە پێی ڕەنگی میوەکان و هەر هەمووی دەوڵەمەندە و گرنگترین شت ئەوەیە لە میوەیە بەڕاستی گرنگترین شت ئەوەیە لە میوەیە ئەوەیە کە لە میوەیە چی ئەوەیە سەرچاوەیەکی باشە بۆ ئاو چکە لە ڕۆژە تۆ خۆ پێویستت بە ئاوە لە پێویستە بە چییە پێویستە بە ئاوە باشە لە وجودی هەبێ بەڕاستی لە میوەیە این لە میوەیە تر میوەکە مەسەلەن بۆ نمونە ئەمە پرتەقاڵە پرتەقاڵ دەوڵەمەندە بە ڤیتامین سی بە هەموو ڤیتامینەکانی تایە ئەمە کاڵەگە وەکو باسم کرد بەڕاستی و ئەویش شوتیە بە حدودی ئەگەر باسی ئەم شوتیە بکەین تقریبا بە حدودی 100 کیلۆکەلەری تایە لە هەر قاژێکە تقریبا بە حدودی 50 کیلۆکەلەری تایە یەکێک لەوانەیش کە بابڵین ئینسانی مسلمان لە ڕەمەزان ئایخوا خورما شەتوانی لە پارچێوە بەکاری بێنی لە یەک خورمایەکە هەموو خورمایەک دەنکێکی خورما تقریبا 15 کیلۆکەلەری تایە لە یەک دەنکێکی خورمایە ئەمە خورمایە دەستان خۆش بیاخوا ئەمە خورمایە لە یەک دەنکێکی خورمایە 15 کیلۆکەلەری تایە ئەگەر تۆ دەنکێک خورما بخۆی 15 کیلۆکەلەری وەرەگری بەس لە بیرتان بێ بەڕێزان تکام وایە لە ژەمی پارچێوە بە هیچ شێوازێک نە برمە هەبێ نە پاقلەوە هەبێ نە ئەو جۆرە شیرینیانە لە ژەمی پارچێوە با نەبێ یعنی بڕوا بکەن یەک پاقلەوایەک بەقەدەر 15 دەنک خورمایە لە ڕووی وزەوە لە ڕووی وزەوە یەک پاقلەوایەکی گەورە بەقەدەر 15 دەنک خورما یان 12 دەنک خورما وزەی تایە فتکام وایە با پاقلەوە و شیرینیتیان نەبێ لە ژەمی لە پارچێوە بە بۆ ئەوەی تۆ سوودی تەواوەتی لە ڕۆژۆکە ببینی ئەمە هەموو ئەو خواردانەیە کە باسم کرد با ژەمەکانت لە 500 بۆ 600 کیلۆکەلەری زیاتر نەبێ نیوەی ئەو خواردنانی کە من باسم کرد توانی بەکاری بێنی و بەو شێوازە توانی سفرەکەت بڕازێنی تۆ دەوڵەمەنیکەی هەم سوودی ڕۆژۆکە بە ئەبینی و هەم لە ڕۆژیشە تینوت کەمترە بێ و هەم لە ڕۆژیشە برسێتیت کەمترە بێ من لێرەیە دێمە کۆتایی ئەم ئەڵلقەیە کە باسی پارچێومان کرد ئینشاءڵڵا بۆ ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. بەڵە بەڕێزان ئەو بڕگەی ڕۆژووی تەندروست زۆر گرنگە هیوادارم بینەری بن و هەم ڕێنمایەکانی دکتۆریش جێبەجێ بکەن بەڕاستی زۆر ئیسفادەی لەکەن و سوودی هەم تەندروستی هەم ئەتوانن ڕۆژوویەکی دروستیش لەگەڵی بگرن بێگومان جەلال بەتەشیت بەڵازان دێنە کۆتایی بەرنامەکەمان ئێستا دەستن لای تیر و پشکێوانی کە وەڵامی ڕاستیان بەدەستیاناوە تقریبن کاکدانە پێم وایە دە کەسێک وەڵامی ڕاستیان بەدەستیاناوە نیە تەنها دوو ئەمڕۆ پرسیارەکانمان ئاسانتر بوون ئەمڕۆ یەک کەس هەڵدەبژێرین هەمیشامە دووبارە ئەکەمەوە یەک کەس هەڵدەبژێرین بۆ ئەوەی کە ناوی لەم تیر و پشکەیە دەرەچێت دوایی لە کۆتایی ڕەمەزان و 30 کەسەی کە دەرەچن دوو کەسی دیکە هەڵدەبژێرن کە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەبەخشرێت بابزانین ناوی چێ دەرچووە گە ڕوویکەیتە کام کامێرەوە ئەمیرە حسین لە چەمچەماڵ کاک هەردی بەهردوو دەست جوان بیکرە کاکدانە
خاتووە میرەحسێن لە چەمچەماڵ پێویستە بینێری بەرنامەکەمان بی تازە تۆیەکێکی لەوانی دەبێ تا کۆتایی بەرنامە تا کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵمان نبیلەوەی کە ئەگەر لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە تیر و پشکەکە تا دوو کەس لەوانەیە کە دەرەچن شاید یەکێکیان تۆبی بۆ هیوایی کە جەنابەتی یەکێک بی لە دەرچووەکان و خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامت پێ ببەخشین بەڵای زانێمە پرسیار وەڵامەوە بڕگەیە کە لەم درنگانی شەودا هەرچەند دامە شەوانی ڕەمەزانە شەوانێکی پیرۆز و بەقەدر و تایبەتن و تەنانەت دانیشتنتان بەبێ غەیبەت بەبێەوەی دانیشتن بە دیار هەندێک دراماوە بە دڵنیایەوە بەرنمەیەمەش بەرنمەیەکی پەروەردەیی بە نیەتێکی چاک و باشەوە باز لە باشیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین بۆیە دانیشتن بە دیارم بەرنمێژی ئینشاءالله هەر بە خێر و چاکە بۆتان دەنووسێت شەوانە لە خزمەتتانە دەبین. بەڵام بەم شێوازە بڕگە و بابەتەکانی ئەم شەویشمان کۆتایی هات تا سپێشە و سعات 11:15 هەموو لاک بەخۆی گەورە سپێرین دوعاکانتان لەبیر نەچێ بۆ ئێمە خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. Thank you.